بەناوی خۆی گەورە و میهرەبان دانیشتنەکەمان بەناوی گەلی کوردستانەوە دەست پێکەین خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی دووەم دانیشتنی ژمارە 2 ڕۆژی دانیشتن 16/9/2015 بەرنامەی کار بەپێی حکومەکانی بڕگەیەکی مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 2 خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 16/9/2015 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە بێت. یەکەم گفتوگۆکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لیژنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ ئامادەکراوە بەپێی بڕیاری ژمارە 26 ساڵی 2014 و بڕگەی 8 لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکرا و پاڵپشت بە مادەی 94 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. لە دەستپێکە داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە پوختێک لە کۆنووسی پێشووی کۆنووسی دانیشتنی پێشووی پەرلەمانی کوردستان بخوێنێتەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی دەستپێک لە بەرواری 2/9/2015 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە، دووهەم دەقیقەیە گوەستان بۆ ڕێزلێنان لە گیانی پاکی شەهیدانی کوردستان و عێراق لەگەڵ مارشینەتەوەیی، سێهەم کردنەوەی خولی پاییزە و خوێندنەوەی وتاری بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. ئێستا داوا لە بەڕێزتانەکەین کە ناوی ئامادەنەوانی دانیشتنی پێشوو و دانیشتنی لیژنەکانی پەرلەمان بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارەیەکی ئاسایی لە بەرواری 2/9/2015 مۆڵەت پێدراو بوون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بەم شێوەی خوارەوەیە. یەکەم ئەبوبەکر عومەر مۆڵەت، دووهەم ئاری محەممەد مۆڵەت، سێهەم ئێڤار ئیبراهیم مۆڵەت، چوارەم باپیر کامەلا مۆڵەت، پێنجەم بەهار عەبدوڕەحمان مۆڵەت، شەشەم بەهار مەحموود مۆڵەت، حەوتەم بێگەر دڵشاد مۆڵەت، هەشتەم حەیات مەجید مۆڵەت، نۆهەم حەسەن ساڵح ئامادە نەبووە، دەهەم خەڵەف ئەحمەد مۆڵەت، یانزە ڕۆزا مەحموود ئامادە نەبووە، دوانزە سەهراب میکائیل مۆڵەت، سیانزە سرود سەلیم مۆڵەت، چواردە گۆران ئازاد مۆڵەت، پانزە عەبدوڵڵا جاسم مۆڵەت، شانزە عومەر ساڵح ئامادە نەبووە، هەڤە عومەر عینایەت مۆڵەت، هەژدە فەرهاد حەمە ساڵح مۆڵەت، نۆزدە کەمال یەڵدا مۆڵەت، 20 لینا عەزریا مۆڵەت، 21 هەورامان حەمە شەریف مۆڵەت، 22 وەحیدە یاقوب مۆڵەت، 23 یعقوب گورگیس مۆڵەت، 24 جەودەت جەرجیس ئامادە نەبووە. بەڕێز سەرۆکی پەرلەمان راپۆرتی بە دواداچوونی کۆبوونەوەی هەفتانەی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان لە بەرواری 7/9/2015 تا 16/9/2015 بەم شێوەیەی خوارەوە بووە. یەکەم لیژنەی بازرگانی و پاراستنی مافەکانی بەکاربەر 7 کۆبوونەوەیان کردووە، عەبدوڵڵا جاسم مۆڵەت بووە. دووهەم لیژنەی مافەکانی مرۆڤ 7 کۆبوونەوەیان کردووە، فەیروز تەها ئامادە نەبووە، ئومێد حەمەعەلی ئامادە نەبووە، مونیرە عوثمان ئامادە نەبووە، بێستون فایق ئامادە نەبووە. سێهەم لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی 7 کۆبوونەوەیان کردووە، لینا عەزریا مۆڵەت بووە. چوارەم لیژنەی شتوکاڵ و ئاژەڵداری و ئاودێری و بەنداوەکان 7 کۆبوونەوەیان کردووە، حەسەن ساڵح مۆڵەت بووە، بەشار موشیر مۆڵەت بووە، عەباس غەزالی ئامادە نەبووە، زیاد حسین ئامادە نەبووە، یعقوب گورگیس ئامادە نەبووە. پێنجەم لیژنەی کۆمەڵایەتی و منداڵ و خێزان 8 کۆبوونەوەیان کردووە، سرود سەلیم ئامادە نەبووە، منیرە عوثمان مۆڵەت بووە. شەشەم لیژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی 9 کۆبوونەوەیان کردووە، هەورامان حەمە شەریف مۆڵەت بووە، عەبدوڕەحمان فارس مۆڵەت بووە، باپیر کامەلا مۆڵەت بووە، عەبدوڵڵا حاجی مەحموود مۆڵەت بووە، یعقوب گورگیس مۆڵەت بووە. حوتەم لیژنەی مافەکانی مرۆڤ 13 کۆبوونەوەیان کردووە، منیرە عوثمان مۆڵەت بووە، فرسەت سۆفی مۆڵەت بووە، زۆزان سادق مۆڵەت بووە، سەعید محەممەد مۆڵەت بووە. هەشتەم لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەت 13 کۆبوونەوەیان کردووە، ڕابن تۆفیق مۆڵەت بووە، ئێڤار ئیبراهیم مۆڵەت بووە. نۆهەم لیژنەی کاروباری کۆمەڵگای مەدەنی 14 کۆبوونەوەیان کردووە، ئێڤار ئیبراهیم مۆڵەت بووە، تەلار لەطیف مۆڵەت بووە، نازم کەبیر مۆڵەت بووە. دەهەم لیژنەی دارایی و کاروباری ئابووری و وەبەرهێنان 14 کۆبوونەوەیان کردووە، گشت ئەندامەکان ئامادەی کۆبوونەوەکە بوون. 11 لیژنەی ئاسەوار و خزمەتگوزاریەکانی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار 14 کۆبوونەوەیان کردووە، ماجد عوثمان مۆڵەت بووە. 12 لیژنەی کاروباری و تەندروستی و ژینگە 14 کۆبوونەوەیان کردووە، عەبدوڵڵا جاسم مۆڵەت، سرود سەلیم مۆڵەت، شێرک و حەمامین مۆڵەت. 13 لیژنەی دارایی و کاروباری ئابووری و وەبەرهێنان
15 کۆبوونەوەیان کردووە علی حەمە ساڵح مۆڵەت بووە 14 لیژنەی کۆمەڵایەتی و منداڵ و خێزان 15 کۆبوونەوەیان کردووە سروود سەلیم مۆڵەت بووە زۆر سپاس بۆ بەڕێزکردیاری پەرلەمان بەڕێزان پێشەوەی بەرنامەی کار دەست پێ بکەین بەهۆی خەلەلێکی تەکنیکیەوە گڵۆپەکانی دواوەی نهۆمی یەکەم ئیش ناکات بۆیە نەئەکرایە سەدەستکاریشی بکەن ئەتوانن بێنە پێشەوە ئەوانی کە لە دواوە دانیشتوون بە تایبەتی کورسیەکانی پێشەوە کە هەندێکی چۆڵە و ئەگەریش جێنەبوو لە کاتی قسەکردن نەبێ بێنە سەر مەنەسا ئەمە یەک دوو تایدن ئێستا کارەکات بۆیە هاوکار بن لەگەڵ کاروباری پەرلەمان و تەکنیکیەکانی ناوهۆڵ خۆلیان بۆ داناون بۆ ئەوەی فێری چۆنێتی بەکارهێنانی تایدنەکە ببن داواتان لەکەین پابند بن بۆ کاتانەی کە بۆتان دیاریەکرێت بۆ خولانەی کە پەیوەندیدارە بە تایدنەوە بۆەوەی لەمەولا دەنگدان بە شێوەیەکی ئەلکترۆنی لە ناو هۆڵی پەرلەمان بەڕێوە بەرین چەند نقطە نظامیەکمان بینی کاک باپیر نقطەی نظامی من و کاگە و کاروان بە ناومان بە مۆڵەت هات ئامادەش بووین لە کۆبوونەوەی لیژنەی پێشمەرگە ئەوە باشە لیژنە ئەتوانێت متابعی خۆیان ئامادەن باشە دکتۆر شێرکۆ حەمامین بەڕێز سەرۆشی پەرلەمان من دوو نقطەی نظامیە یەکیان جەناب ئاگاداری ئێمە لە ماوەی ڕابردوودا بە ژمارەی یاسایی پەرلەمانتاران بە پێی مادەی 54 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوای چەند بەڕێزێکمان لە ئەنجومەنی وەزیران کردووە بۆ ئامادەبوونیان لە هۆڵی پەرلەمان بە مەبەستی مناقشەکردنی ئەو قەیرانە کەڵەکە بووە زۆرانەی کە ئێساکە بەرۆکی خەڵکی هەرێمی کوردستانی گرتووە ئەوەی کە ئێمە ئەیبیستینەوە هیچ جێشێک لەو بەڕێزانە نایەن بۆ پەرلەمان وەکو ئەیبیستینەوە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران یعنی گوایە ئیمتیناعی وەزیرەکانەکە لەوەی کە بێن بۆ پەرلەمان هەتا من لە دوێنێەوە دەجار بە تەلەفۆن لەگەڵ دوو وەزیری بەڕێزا قسەم کردووە ئەسڵەن وەڵامی تەلەفۆنەکەیان نەداوەتەوە یعنی کەواتە ئیرادەیەکی بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم هەمووی نقطەی نظامیە کەواتە ئیرادەیەکی بەهێز هەیە دەیەوێت پەرلەمان پەک بخە من داوا لە هەموو هاوڕێکان مەکەم بەبێ جیاوازی بە لە بەرچاو بڵێن بەڕە چاوکردنی جیاوازی بیر و بۆچوونی سیاسی هەمووشمان ناکرێت ئێمە وەکو پەرلەمانتار ڕێگا بدەین ئەم پەرلەمانە پەک بخرێ ناکرێت مؤسسەیەکی وەکو پەرلەمان کە دەنجی خەڵکی هەرێمی کوردستان هەڵی بژاردووە ئێستا ئیرادەیەک بێوێ لە دەروی پەرلەمان خاڵی دووەمی نقطەی نظامیم هیچ جێکێک لە یادداشتەکان لە پرسیارەکان لە نووسراوەکان بە ڕێژەی ئەتوانم بڵێم 90 بۆ سەرەوە لە کاتی خۆیان وەڵام نادرێتەوە یاخود کە وەڵام دەدرێتەوە وەڵامێکی زۆر بڕواپێهێنەر نییە ئەمانە من لە مانگی یەکەوە ناردوومە تا ئێستاکە وەڵامی نەهاتوێتەوە ناکرێت ناردنی پرسیار سەرەتاییترین وەلاوازترین ئەرچی چاودێری پەرلەمان و پەرلەمانتارە لە کاتێکا دەسەڵاتی جێبەجێکردن ئامادە نەبێ وەڵامی نووسراوێ باتەوە ناکرێت ئەم پەرلەمانە لە بەرامبەریا بێدەنگ بێت من پرسیارێکی ترەکەم حکوومەت دوێنێ لە کۆبوونەوەی خۆیان دوای 80 ڕۆژ ئەڵێ ئێمە چاکسازیەکەین هیچ پلانێکی چاکسازیان بۆ ئێوە ناردووە باشە سپاس بۆ جەنابەت سپاس نقطەم ئەوەیە کاک دکتۆر هەر بە پێی پەیڕەوی ناوخۆ بە پێی خاڵی 79 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێت 5 ساڵی دارایی لە سەرەتای تشرینی یەکەمە پرۆژەی بودجە بێ بۆ پەرلەمان بەغدا هەر نەوتە فرۆشێ هەرێمی کوردستانیش هەر نەوتە فرۆشێ بەغدا پرۆژە بودجەی خۆی ئامادە کردووە ئەینێرێ بۆ پەرلەمان ئەمە 2 ساڵە ئێمە پەرلەمانتارین تایسە پرۆژەی بودجەمان نەبینیوە ئەمە ناکرێ پەرلەمان لێی بێدەنگ بێ خەڵک کۆچەکە خەڵک سەری خۆی هەڵەگرێ خەڵک موچەی نییە ناکرێت هەموو چاوەکانیان خسۆتە سەر ئەوەی وەڵا بۆ پەرلەمان کۆ نابێت ئەبێ ئەمە لە دەسەڵاتی جێبەجێکردن قبول نەکرێت باشە بەڕێز دکتۆر شێرکۆ طبعا ئەم شتانی کە جەنابەت باست کرد پەیوەندی بە بەرنامەی کاری ئەمڕۆمانەوە نییە ئێمە لە کۆبوونەوەی دوێنە بەیارمەتیت هەمووی نقطەی نظامی بوو باشە بەڕێز دکتۆر شێرکۆ ڕێمان پێداتی قسەکانی خۆتت کرد بەڵام ئێمە لە کۆبوونەوەی دوێنەی سەرۆک فراکسیۆنەکان ئەم بابەتانەمان باس کرد و لەوێ بڕیارمان داوە کە بەدەوداچوون بۆ ئەو پرسانەکەین بە تایبەتی ئەوەی کە پەیوەندیدارە بە حکوومەت و ئامادەبوونی لە پەرلەمان بەڕێزانان دامانی پەرلەمانێمە ئەوەی کە دوێنە لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانیش باسمان کرد ئەوەیە کە پەیوەندی نێوان ئێمە و حکوومەت یاساکار پێکراوەکانی هەرێمی کوردستان کە یاسای ئەنجومەنی وەزیران یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە ڕێکێخە
بەدەر لەوە هەر بڕیارێک لەلایەن هەر کەسایەتیەکەوە بدرێ کاری نایاساییە و بە دوواداچوونی پێویستە بەڵام ئێمە هەوڵە دەین ئەم گرفتانەی کە دێنە پێش لە سەرەتاوە لە ڕێگای لێک تێگەیشتن چارەسەریان بکەین وەگەرنا ئیتر ئێستا مەسەرەن بەڕێزت باس لەوەکەی پرسیارت نردووە وەڵامت ناهاتووە بە پەیڕەوی ناوخۆ تۆ پرسیارەکانی کە وەڵامت پێ نەگەیشتووە یا پرسیارێک کە وەڵامەکەی مقنیع نییە بۆت ئەتوانی بیکەی بەویست بە لێپرسینەوە و ئەو کاتە دەستەی سەرۆکایەتیش لە پرسینەوەکانی ئێوە ڕاستەی حکوومەتەکە سەبارەت بە بودجە ڕاستەوە گرێکی بنچینەیە کە تا بە ئێستا بودجە نهاتووەتە پەرلەمانی کوردستان پێم وابێت لیژنەی دارایی پەرلەمان هەر لە سەرەتای ئەم خولەوە لەسەر خەت بوون لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان بۆی بەتایبەتی وەزارەتی دارایی بۆی ئەم کێشەیە چارەسەر بکەن و دانیشتنیشان ئەنجام داوە بەڵام ئەمەش دیسانەوە خواستێکی ڕاستەقینە و خواستێکی ڕەوای ئەندامانی پەرلەمانە کە پێویستە کات بودجە بە هەر شێوەیەک بێت لە هەرێمی کوردستان ڕێک بخرێەوە بێتە پەرلەمانەوە بەڕێز کاک سۆران عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر لەبەرەوەی دەچێتە پڕۆتۆکۆل بۆیە پێم خۆش بوو ئەوەی بەڕێز سکرتێری پەرلەمان خوێندیەوە لە حوتینەوە کۆبوونەوەی لیژنەی مافەکانی مرۆڤ کە بەڕێز خاتو فەیروز و خاتو منیرە و کاکبێستون و کاگومێدا ئامادە نەبوون ئەوە کۆبوونەوە نەبووە پێشوازی بۆ لە شاندی باڵای سەلیبی ئەحمەدی دەولی ڕاستی شێکەینەوە لای بەڕێزی زۆر سپاس باشە سپاس بەڕێز کاک عەباس غەزالی بەڕێز سەرۆکی پارلمان بە پێی پەیڕەوی ناوخۆ لێژنەکانی پارلمان پێویستە سەرۆکایەتی لێژنە بانکێشتی کۆبوونەوە بکە بەداخەوە لێژنەی کشتتوکاڵ و ئاودێری دەبینین سەرۆکی لێژنە و بڕیاردەری لێژنە بەغایب حساب کراون ئەو کۆبوونەوەی لێژنەی کشتتوکاڵ خارجی پەیڕەوی ناوخۆ باگاداریان کردومە لەوێ من ئامادە نەبوومە باشە سپاس پێم وابێت بەڕێز سەرۆکی لیژنە کاک یعقوب سەفەری کردبوو نازانم یعنی پێم وابێت لێرە نەبوو لە دەرەوەی وڵات بوو وانە بەڕێز کاک بەهزاد دەروێش مۆت بوو کە لە مۆڵەتیش بێت جێگری سەرۆکی لیژنە جێگرێتەوە کاک بەهزاد فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمانێ من دوو خۆڵێت پەیڕەویەتە هیویدارم باش بگەین کل خۆڵە ئەوەیە هەر پرسیارە کە کەرهاتە ئاراستەکردن بۆ دەسەڵاتە جێبەجێکار وەڵامدان نەداوە چوت بۆوەرێ پرساندنێوە دیف مادە 69 خاڵە دوێ بژی سەرۆکی پەرلەمانێ پرساندنەکە دەگەینتە دەسەڵاتی جێبەجێکردن پاش هەفتەیەک دیاری دەکات ئەوە 15 ڕۆژە بۆ مەسەلەی پرساندن بە ئاراستی سەرۆکاتی پەرلەمانی کردە چەند واژوو هەتانکە وەڵام نەبیە ئەوە خاڵێک خاڵە دوێ دیف پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانێ مادە 54 یەکەم خاڵە پێنجێ بێژیت ئەگەر نەکرا گفتوگۆ دەربارەی بەندێکیان لەبەر هەر هۆیەکەوە بێت تەواو بکرێت ئەوە دەستەی سەرۆکاتی بۆی هەیە تێڕوانینی بۆ دانیشتنی داهاتوو دوا بخێت ئەوە مە یاسایە پروژه یاسای ڕێخستن و چاندنی گواستنەوەی ئەندامانی جەستەی مرۆڤی کە 32 مادە پێک هاتیە 17 مادە پەسەند بینە 15 مادە ئێدماین و 36 2015 ما تأجيل كربي بود دانشنا دهاتو أبد دانشنا دوية بشتوي حطانو كبحثنات يكرن ياديش أفلجنا دستوري زان يا سرفت شوي خالا دي دستي دهات نفط و غاز مدانا بنوهات روجبن 150 روج سرفت شوي أفش خالد بيراوينا وزور سپاس باش سپاس جاري 150 روج بسراتنا بريوا بلام دو روجش بسراتي بري هر بيويستكات حكومة أو بتايبتي ببيا ساكا بيويستكات أنجمني هريمين وتوغاز کاندیدەکان بنێرێ بۆ پەرلەمان ئێوە ئەندامانی پەرلەمان لیژنە پەیوەندیدارەکان ئەتوان کەونە سەرخەت و پرسیارە ڕاستی حکوومەت بکەن و داوای ئەوان لێ بکەن کە ناوەکان بنێرن بۆ پەرلەمان ئەوەشی کە پەیوەندی بە پرساندنەوە هەیە ئەو پرساندنەی ئێوە داواتان کردووە بە شێوەیەکی جەماعی نیشانەی پرسیاری یاسایی لەسەر بوو بەڕێز کاک بازار لەگەڵ جەنابتمە ئەو پرساندنە کێشەی یاسایی تێدا بوو بە شێوەیەکی ڕسمی ئەوە وەڵامە ئەدرێنەوە بەڵام دوو پرسان بە شێوەیەکی ئوسوڵی گەیشتوتە دەستی ئێمە ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانمان کردووە بەڕێز کاکشان شێخ ئەحمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان ئێمە بە کۆمەڵە قەیراندا دەڕۆین ئەم پێم باش بوو ئومێد دەکەم ئەو دەستپێکێکی زۆر باش بی بۆ هەرچی تەشەنوزاتی ڕابردووە بووە
نمینێتن ومێد دەکەین دانیشتەکان زۆر باشی بەڕێوە بچی تەفاهمێکی باشمان لە بینێواندا هەبیتن بۆیە من وان بە باش دەزانی پەیڕەو لەبەر ئەوەی لەوانەیە زۆر تەئسیر دەسی شوکارەکانی هاوڵاتیانی کوردستان و ئەو چارەسەرکردنی ئەو قەیرانانە نەکرد باە دەکرێت ئێمە کۆمەڵە قەیرانی گەنج و لاوەکانمان هەیە کێچەکانمان هەیە موچەیە کۆمەڵێک قەیران هەیە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە کە خەڵک زۆر ناومێدا بۆ ئەوەی ئومێدێکی زیاتریشیان بە پەرلەمانی کوردستاندا هەبووە دەکرا دانیشتەکان لەسەر ئەو ئەساسانە باە کە ئێمە چۆن بتوانین کێشە و گرفتەکانی هاوڵاتیانی کوردستان چارەسەر بکەین نەک بابەتی پەیڕەو دەکرا بابەتی پەیڕەوی ناخۆ بۆ کاتیشتر بکرا بە لەبەرەوە ئیشوکاری پەرلەمان ئێمە لەسەر پەیڕۆڕانەوە ساینە لەگەر دەستخۆشیمان بۆ ئەندامانی لیژنەکە کە زۆر ماندی بووینە بەڵام ئەو قەیرانانە کە خەڵک ئومێدی بەوەی بوو کە دانیشتەکانی پەرلەمان بۆ ئەوەی بیتن کە ئێمە بتوانین چارەسەری ئەو قەیرانە بکەین. سپاس بۆ تۆ دانیشتەکەت گەیشت بەڵێ بەدڵنیاییەوە قەیرانی کۆچی گەنجان هو قەیرانی دارایی و قەیرانەکانی تری هەرێمی کوردستان زۆر پێویستە کە پەرلەمانی کوردستان کاری لەسەر بکە بۆ زانیاری بەڕێستان سەبارەت بە قەیرانی کۆچی گەنجان ئێمە هەردوو لیژنەی وەرزشولاوان و لیژنەی ڕۆشنبیری و عفو لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانیمان ڕاست پاردووە کە بە دۆداچوون بکەن ڕاپۆرت ئامادە بکەن سەبارەت بەو قەیرانانە بۆ ئەوی لە نزیکترین کاتدا تەنانەت دەگەر دانیشتنی نائاساییشمان بۆ سازکرد بێت دانیشتنێکی نائاسایی بۆ ساز بکەین ئێمە نامانەوێت دانیشتن لە پەرلەمانی کوردستان بکەین بەستەنها بۆ مەبەستی وتاردان و دەربڕینی بیرروڕای خۆمان وەکو ئەندامانی پەرلەمان چونکە ئەمە لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆنی ژەکرێ بە کۆنفرانسی ڕۆژنامەوانی ژەکرێ دانیشتنی پەرلەمان پێویستە کات بەرهەمدار بێ بەرمەبنایی هەندێک داتا و فاکت بێت ڕاستپاردە حازر بکرێ بۆ ئەوەی چارەسەری گرفت و قەیرانەکان بکرێ سەبارەت بە بارودۆخی داراییش هەر هینێک ڕێگا خۆشکردنێک هەبوو بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان هەوڵی چارەسەرکردنی و کێش و گرفتانە بدات بە دڵنیاییەوە هینە بەردەمەی کاری پەرلەمانەوە. خاتوو منیرە عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم کاکشوان کردی سوپاس. باشە سوپاس. بەڕێز مامۆستا غەریب. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو ڕێخنەی کە ئاراسی لیژنەی کشت و کاڵ کرا بە پێویستی ئەزانم ڕوونکردنەوەکی کورتی لەسەر بدەم ئەگەر سەرۆکی لیژنە سەفەری کرد بۆ شوێنێک ناکرێت کاری لیژنەکە ئەوەخ بکرێت بەڵێ کاک یعقوب سەرۆکی لیژنەیە سەفەری ئەمریکای کردبوو بەس من جێگری سەرۆکی لیژنەکەم کۆبوونەوەی ئاسایی ڕاگەیەنراوە و ئەندامان ئامادە بوو نیسابی قانونی تەواو بوو و کۆبوونەوەکە بەڕێوە چووە ئەو بەڕێزەکە خۆی ڕخنەیەگر خۆی ئامادە نەبووە. باشە سپاس. بەڕێز دکتۆرە بەهار. دکتۆرە بەهار مەحموود. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرڕای ئەوەی کە پەیڕەوی ناوخۆیەکێکە لە هەرە ئیشە گرنگەکانی ئەم پەرلەمانە و پەیڕەوی ناوخۆ لەوانەیە چارەسەری گەلێک لە کێشەکانی تریش بکا کە ئێستا ئێمە باسی لێواکەین هەر بەپێ ئەو پەیڕەوی ناوخۆی کە ئێستا لە بەرکارە ئەم پەیڕەوی ناوخۆیە مناقەشەکردنی نابێ هیچ یاسایەکی مناقەشەی هیچ یاسایەکی تری بچێتە پێشەوە چکە ئەم پەیڕەوی ناوخۆیە هاتە بەرنامەی کارەوە بە دەنگدان تەجیلمان کرد لەبەرەوەی هاتوۆتە بەرنامەی کارەوە بە دەنگدان تەجیل کراوە بۆیە هەر بەپێی پەیڕەوی ناوخۆ ناکرێت هیچ بەرنامەیەکی کاری تر بچێتە پێشەوە. سپاس. باشە سپاس. ئەوە من بیرم چوو کاک بەزدادیژە و نقطەی ڕوژان کە یاسایەکی ترمان هەبوو یاسای چاندنی ئەندامەکانی جەستەی مرۆڤ لە ڕابردوو بەڵام پەیڕەوی ناوخۆ پێش ئەو یاسایە هاتە بەرنامەی کارەوە بۆیە ئێستەوە جارێکی تر پەیڕەوە هاتووەتە بەرنامەی کارەوە وەکو بەڕێز دکتۆرە بەهاریش باسی کرد مەسەلەی پەیڕەویش مەسەلەیەکی هەروە بێ ئەهەمیەت نییە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان زۆر گرنگە بۆ چارەسەرکردنی بەشێک لەو پرسانی کە ئێوەش باستان کرد سەبارەت بە پرسیار و پرساندن و ئەوانە. بەڕێز کاک خەڵەف ئەحمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانی لە قسەکانی بەڕێز کاکشوانەکەم هیوادارم سەرەتای دانیشتەکان بەرەو کۆتایی هاتنی تەشەنوجەکان بێ و بچینەوە سەر ڕێچکەی کاری خۆمان بەو شێوازەی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ و فعلان ئێمە لەم پەرلەمانە دابنیشین بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو قەیرانانەی کە هەیە و بەو شێوازە یاسایی کە پەیڕەوی ناوخۆ ڕێگەی بە ئێمە داوە بتوانین گفتوگۆ لەسەر بابەتەکان بکەین و وەزیرەکان ئەندامانی دەسەڵاتی جێبەجێکردن بە شێوازی گشتی بێنە پەرلەمان بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە. ئەگام لە ڕووکردنەوەیکی جەناب بوو بەڵام پێم وایە ئیکتیفا نەبوو بۆی من ئەم پرسیارە دووبارە نەکەمەوە ئایا فعلان ئەو یادداشتانەی کە تەقدیم کراوە بۆ بانگێشکردنی وەزیرە بەڕێزەکان بە فعلان سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێگرە لەوەی کە ئەو وەزیرانە بێنە پەرلەمان بۆی ئێمە لێپرسینەوە یان گفتوگۆ لەسەر قەیرانەکان بکەین ئەگەر وایە پێویستە ڕوونی بکەینەوە بە فەرمی بۆ خەڵکی کوردستان بۆ پەرلەمانتاران و هۆکاری ڕێگریکردنەکە بزانین تا بتوانین چارەسەرێکیش بۆ ئەو وەزع بدۆزینەوە. باشە زۆر سپاس. هیچ شتێکی ڕسمی لەم بارەیەوە پەرلەمانی کوردستان نەگەیشتووە ئێمە
ئێستا لە بەدواداچوونین بۆ ئەم پرسە و بەدڵنیاییەوە ئەندامانی پەرلەمان مافی خۆیانە داوای بانکردنی وەزیرەکان بکەن بۆ دانیشتەکانی پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆ و پێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لە بەدواداچوونین بۆ ئەم پرسە بەڵام ئەو قسەی جەنابەت ڕاستە ئەگەر پرسێکی لەو شێوەیە هاتەکایەوە ئەو کاتە پێویستەکات پەرلەمانی کوردستان بە پێی ڕێکارە یاساییەکانی خۆی مامەڵە بکە بەڕێز کاک عومەر عینایەت سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان بەڕێزان لە لیژنەی کاتی پەیڕەوی ناوخۆ میکانیزمی گفتوگۆکردن لەسەر پەیڕەوەکان بڵاو کردوتەوە لە بەندی یەکە هاتووە کە هەر ئەندامێ بابچینە سەر بەرنامەی کار بابچینە سەر بەرنامەی کار ئەو کاتە دەرفەت بە جناب نقطەی نظامیە کاک دکتۆر دژی ئەمە دژی پەیڕەوی ناوخۆ قسەیان کردووە باشە ئاخر هێشتا نەچوونێت سەر بەرنامەی کار هێشتا بەداخەوە بەهۆی نقطە نظامیەکانەوە نەمانتوانی بچینە سەر بەرنامەی کار خاڵی یەکەمی کە بریتیە لە گفتوگۆکرد لەسەرەوە و ئەو بەڕێزانە هینەکانی خۆیان خوێندنەوە پێشنیارەکانی خۆیان خوێندنەوە و ئەو کات بەدڵنیایی و گفتوگۆی لەسەرەکەین ینی هێشتا بڕیاری لەسەر نەدراوە واتە سەورم کردمە بڕیاری لەسەر بڕیاری لەسەر نەدراوە بەڕێز سپاس بەڕێز کاک دڵشاد شعبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە حکمی ئەوەی کە ئێمە نوێنەری خەڵکین و دەچینە ناو خەڵک ئەمە فترەیەکە لەلایەن خەڵکەوە وەکو تۆمەتێک وەکو ئیهانە دەکرێن بەوەی کە بۆ سرودی ئەیڕەقیب وەکو خۆی لە ناوهۆڵی پەرلەمان لێ نادرین ڕاستە نەبووتە یاسا وەکو عرفێک معاملەی لەگەڵدا دەکرێت بەڵام چۆن خەڵک لێمان قبول ناکە بە هەمان شێوەش ئێمەش لە مەودوا لێتان قبول نەکەین وەکو دەستەی سەرۆکواتی پەرلەمان دەبێت سرودی ئەیڕەقیب وەکو خۆی لێ بدرێت زۆر سوپاس سپاس بۆ بەڕێز دەرچانە قسەکانت نێزامی نەبوون بەڵام ئەمەوێ ڕوونکردنەوەیەک بۆ جەنابتان و بۆ ڕای گشتیش لێرەوە بدەم بە یارمەتیتان بۆ بەڕێستان و بۆ ڕای گشتی ژەمانەوەی ڕوونکردنەوەیەک لێرەوە بە بەڕێستان ڕابگەێنین لە خولەکانی پێشووی پەرلەمانی کوردستان لە سەرەتای دەستپێکی هیچ خولێکی گرێدان نە مارشی ڕەقیب لێدراوە نە سرودی ڕەقیب لێدراوە ئەتوانن بگەڕێنەوە بۆ پرۆتۆکۆلەکان ئەتوانن بگەڕێنەوە بۆ وێنەکانی پەرلەمانی کوردستان و ئێمە ئەمە لە دەستەی سەرۆکایەتی پێشوش پرسیارمان کردووە تەنها لە دەستپێکی خولی هەڵبژاردنەکان مارشی ئەی ڕەقیب لێدراوە هیچ شتێکی لەم بابەتە نییە ئەوەی کە لێرە و لەوێ باسەکرێ تۆمەت دروستەکرێ على ئەساس لە پەرلەمانی کوردستان سرودی ڕەقیب تێکدراوە و هیچ شتێکی لەم بابەتانە نییە ئەوەی کە متتەبع بوو لە پەرلەمانی کوردستان تەنها لە دەستپێکی خولی هەڵبژاردن دانیشتنی یەکەمی خولی هەڵبژاردن مارشی ڕەقیب لێدراوە لە خولەکانی گرێدان بە هیچ شێوەیەک مارشی ڕەقیب لێ نەدراوە ئێمە لەم خولە خۆمان بە پێویستمان زانیوە لەبەرەوەی بارودۆخێکی تایبەت لە هەرێمی کوردستان بوونی هەیە و هەرێمی کوردستان ڕوبەڕووی گروپی تۆرۆریستی داعشە بێتەوە و بۆ زیاتر تێکچڕژانی و هەماهەنگی نێوان فراکسیۆنەکان و ئەندامانی پەرلەمان و پێدانی هەستێکی نەتەوەیی بە دانیشتنەکانی پەرلەمان و دەستپێکی خولەکانی گرێدان ئێمە لەم خولەیە بڕیارمانداوە لە دەستپێکی خولی گرێدانەکانیش مارشی ڕەقیب لێ بدرێ بەڕێز کاک باپیر کامەلە بەڕێز سەرۆکی پەرلەمان جەنابتان وەڵامی نوقتە نیزامێکی کاک بەهزادتاندایەوە بەڵام ئەگەر دیقەت بدەن پێچەوانەی پەیڕەوی ناوخۆیە وەڵامەکە لەبەرەوەی کە هەر یاسای پرۆژە یاسای پەیڕەوی ناوخۆ گفتوگۆی نەچووە ناو گفتوگۆوە تاکو دواخرا بەڵام یاسای چاندنی ئەندامانی جەستەی مرۆڤ چەند مادەیەکی گفتوگۆی لەسەرکاوە کەواتە ناکرێت بپچڕێت بە پێی پەیڕەوی ناوخۆ بۆیە من پشگیری لە سەرنجەکەی دەکەم بەڕێز کاک باپیر ئەو هۆکاری کە بووە هۆی دواخستنی ئەو پرۆژە یاسای تا ئێستا لە جێی خۆیەتی بڕیار بوو پێداچوونەوە بە سزاکانە بکرێ و دوایەوەی پێچوونەوە بە سزاکانە ئاکرێ لەلایەن لیژنەی یاسایی و لیژنە پەیوەندیدارەکان ئەو کات پرۆژەکە بهێنرێتەوە بخرێتەوە بەردەستی ئەندامانی پەرلەمان و دەنگی بۆ دەنگدان و بۆ گفتوگۆکردن ئەمە تا ئێستا نەکراوە هەر کاتێک تەواو بوو بە دڵنیاییەوە هێنینەوە بەرنامەی کار بەڕێز دکتۆر سراج ئەحمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دانیشتنی ئەوڕۆ جەمعەبی باسی دەنگەوەی ڕێگرتنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەکرێ کە گوایە خەریکن پەرلەمان پەک بخەن بەڕاستی من وای نابینم من بە شتێکی چاوەشەکاری ئەبینم چونکە ئیمڕۆ بەڕێز دکتۆر بەڵگە دکتۆر بە یارمەتیت
بەڕێزت بۆت نییە ئیتیهامی هیچ جەنابێکی پەرلەمان بکەی ئەتوانی ڕای خۆت دەربڕی ڕای خۆم دەردەبڕم بەڵێ بەڵێ ئەمڕۆکە بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی لە سعات 9:30 تاوەکو سعات 11 لە لیژنەی ئەوقاف بووە زۆر بابەتی گرنگ بابەتی هەنووکەیی باسمان لێوە کرد کەواتە ئەو شتانی کەوا باس ئەکرێتن بەڕاستی من بەڕاستی نابینم ئەوڕۆ کە هەندێک هەواڵان هەندێک لە ئەندامان باسی ئەویان کرد ئیمڕۆ کاتی ئەوەیە باسی خەمی خەڵک بکرێ ئەبێ پەرلەمان گەرمەی باسی کێشەکانی خەڵک بکاتن گەرم و گوڕی پێوە دیار بیتن باسی هەندێک بابەت نەکرێتن کە جنابتن ئیشارەت پێدا کەشتیوان نەبووە کەواتە ئێمڕۆ ئێمە باسی شتی هێور بوونەوە بکەین نەک ئێمە تۆمەت لە بۆ خەڵک بپەشینەوە مزارت بکەین ئەوڕۆ فشاهد شاهد من ئەهلیها وەزیر ئەوقاف لە بەیانی وەلای خۆمان بووە باش سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت منای خۆی بەخشندەوە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان باسی سندوقی کوردستان کرا بۆ داهاتنە توێگازیەکان لە دەی هەشت کە دوایین مۆڵەت بوو بۆ ئەوەی کە ئەنجومەنی وەزیران ناوی پاڵێراوەکان بنێرێ لە 11 هەشتا ئێمە نووسراوی فەرمیمان بۆ سەرۆکاتی پەرلەمان ناردووە ئاگادارمان کردوونەتەوە بۆی کە لە 11 هەشتەوە ئیتر ئەم یاسایە کە جێبەجێ ناکرێ و پێشێلکاری یاسایە تکایە بۆی جەنابتان ئەو ڕێکارانەی کە پێویستە بیگرنە بەر لەبەرەوە هیوادارین کە جەنابتان لە سەرۆکایەتی ئەو ڕێکارانەی کە پێویستە بیگرنە بەر سەبارەت بە بانگێشکردن بەندەوەکو یەکێک لەو پەرلەمانتارانەی کە بە شخصی بانگشتی پرساندنم کردووە بۆ بەزوەزیری سامانە سروشتیەکان هەفتە تێپەڕیوە بەپێی پێڕەوی ناوخۆ لەو بەروارەی کە بەندە بۆ جەنابتانی ناردووە بۆ سەرۆکاتی پەرلەمان بەرواری پێشمنیش هەر کاک سۆران عومەر ئەویش هەر وەکو شخصی داوای کردبوو هەفتە بەسەر داواکارەکەی ئەویش هاتێپەڕیوە لەبەرەوە ئەو نووسراوی کە جەنابتان ناردوتانە بۆ ئەنجومەنی وەزیران پێم وایە ئەویش هەر هەفتەی بەسەراتێ پەڕی و بەپێ پێڕەوی ناوخۆ تەنها بۆ ئاگادارکردنەوە بۆی کە پەیڕەوی ناوخۆ لەوەیە تەجاوز کراوە سپاس باشە سپاس هەر وەکو لەگەڵ بەڕێزی شتانە قسەمان کردو لەسەر ئەو بابەتە ئەوە لەسەر ئەوە وەستا بووین کە ئیسیجوابە جەماعیەکە پرساندنە جەماعیەکە بنێرین بۆ حکوومەتیان ناوە دوایی پرسی پرساندنی وەزیری سامانە سروشتیەکان لەبەرەوەی لە یەک کەس تێپەڕیوە هەمووی لە یەک دانیشتنی پەرلەمانە طرح بکرێ بۆەوەی بە یەک دانیشتنی پەرلەمان ئەو بابەتە بەڕێوە برێ بەڕێزان ئێستا چینە سەربەرگەی یەکەم لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان کە بریتە لە گفتوگۆکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لیژنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ ئامادەکراوە بەپێی بڕیاری ژمارە 26 ساڵی 2014 و بڕگەی 8 لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکرا و پاڵپشت بە مادەی 94 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە داوا لە سەرۆکایەتی و ئەندامانی لیژنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆکەین کە بێنە سەر منەسە بۆ دەستپێکردن بە گفتوگۆکردن سەبارەت بە پرۆژەی پەیڕەوەکە وێ ڕای دەستخۆشیمان بۆ سەرۆک و ئەندامانی لیژنەی کاتی پەیڕە و کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانیان ئامادە کردوێتەوە ئەمەوێت چەند سەرنج و تێبینیەک بخەمە ڕوو بەڕێزان ئەندامانی پەرلەمان لیژنەی کاتی پەیڕە و هەندێک پێشنیاریان ئامادە کردو بۆ چۆنێتی وتوێژکردن لەسەر پەیڕە و پێشەوەی دەست بە وتوێژ لەسەر بەرگە و مادەکانی پەیڕە بکەین ئەو بابەتانە خوێندنەوە پێشنیارانە خوێندنەوە و گفتوگۆی لەسەرەکرێ دەنگیان لەسرە دەین و ئەو کات ئەچینە ناو گفتوگۆکردنی مادە و بەرگەکانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان
هەڵبە دەبێت ئەوەش باس بکەین کە ئەو لیژنەیە بۆ ماوەیەکی دوور و لێشکاریان لەسەر پەیڕەوەکە کردووە بۆ ماوەیەکی درێژ کاریان لەسەر پەیڕەوی ناوخۆ کردووە و نوێنەرایەتی سەرجەم فراکسیۆنەکان تا ڕادەیەکی زۆر ڕەچاو کراوە لە لیژنەکە بۆیە داواکەین لەو خاڵانەی کە پێچەوانە نین لەگەڵ هیچ یاسایەکی هەرێمی کوردستان گفتوگۆی کەمتری لەسەر بکرێت چونکە نوێنەرایەتی ئێوە لە فراکسیۆنەکان بەشدار بوون لە گفتوگۆکردنی پەیڕەوەکە و ئەو ڕێککەوتنانەی کە لەویا کراوە لە بەرچاو بگیرن. ئێستا داوا لە بەڕێز سەرۆکی لیژنەی کاتی پەیڕەوەکەین کە بفەرمێت بۆ خوێندنەوەی ئەو پێشنیارانەی کە ئامادەیان کردووە. بەهەرخان نوقتەی نظامیت هەیە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر بابەتێک کە بۆ گفتوگۆ و قسەکردن بێت ئەبێ 2 ڕۆژ پێش ئەو بخرێتە بۆ قسەکانمانەوە. ئەمە خۆی بۆ خۆی ئەم خاڵانەی کە لیژنەی کاتی دیاریان کردووە پێچەوانەی پەیڕەوە چونکە هەر پرۆژە یاسایەک بە پێی پەیڕەوی پێشوو گفتوگۆ ئەکرێ ئەم خاڵانەی خستویانەتە ڕوو ئەتوانم بڵێم پێچەوانەی ئەوەیە چونکە میکانیزمی نوێیان خستوێتە ڕوو بەڵام مادەم ئەخرێتە دەنگدان و یاسایی ئەکرێت قسەکەی من ئەوەیە کە ئەبێ هەر بابەتێک ئەخرێتە گفتوگۆ ئەبێ 2 ڕۆژ پێش ئەوە بخرێتە بۆکسەکانمانەوە ئێوە پێش کۆبوونەوەی پەرلەمان ئەمە لە بەردەمان ئادانراوە و زۆر سپاس. باشە سپاس تەوانم پێشنیارانە پێم وا بێت لە دانیشتنی پێشووی پەرلەمانی کوردستانیش کە سەبارەت بە پەیڕەوە ئەنجامماندا ئەو پێشنیارانە خوێنرانەوە لەلایەن لیژنەکەەوە و لەو کاتەوە ئەندامانی پەرلەمان زانیاریان هەیە لەسەر ئەو پێشنیارانە بەڵام با خۆشیان وەڵام بنەوە بعد پێشنیارەکانم بخێنەوە تکایە وەڵامی ئەو نقطە نظامیەش بدەنەوە. بەڕێز دکتۆر فرسەت فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لەو کۆبوونەوەی کە پەیڕەوی ناوخۆ خرایە بەرنامەکار بە تێر و تەسەلی باسی قۆناغەکانی دەستپێکردن بە نووسینەوەی ئەو پەیڕەوەمان کرد کە ئێستا لە بەردەستی ئێوەیە لە 149 مادە و 12 بەش پێکاتوە و هەر ئەو کاتیش لەناو ئەو وەڕقەی کە خسمانە بەردەم ئەندامانی بەڕێزی پەرلەمان چەند پێشنیازێکمان خستە ڕوو بۆ کار ئاسانی بۆ ئەوەی بتوانین بە کاتێکی زوو ئەم پەیڕەوە تەواو بکەین و تەنها ئەوەی کە ئێستا لە بەردەستاندایە طبعاً جارێ پێش هەموو شتێک قابل لە ئەوەی بیگۆڕین و هیچ بڕیاری لەسەر نەدرای هەرچەندە لە کۆبوونەوەی دوێنێ کە فراکسیۆنەکان لەگەڵ جەنابتان وەکو سەرۆکایەتی پەرلەمان کرا لەوێش خرایە ڕوو و لەوێش ئەو خاڵانە پەسەند کرا بەڵام دیسان دوا بڕیار بۆ کۆبوونەوەی پەرلەمانە و بۆ ئەندامانی بەڕێزی پەرلەمانە ئەوەی کە ئێستا ئێمە دەنگی لەسەر دەدەین و دەیخوێنینەوە و پەسەندی دەکەین وەکو میکانزمی گفتوگۆکردنە تەنها لەسەر ئەو پەیڕەوە نە یاسایە و نە شتێکی ترە تەنها ئەمانەوێ کار ئاسانی بکەین بۆ ئەوەی ئەو 149 مادەیە لە کاتێکی زۆر کەم و کاتێکی زوو پەسەند بکرێت و ئەگەر بەبیریشتان بێت زۆر جار کاتێک کە مادەیەکی پەیڕەوی ناوخۆ ویستومانە تعدیلی بکەین هەر لە ناو هۆڵی پەرلەمان خستومانەتە دەنگدان و هەر لەو جەلسەیەش پەسەند کراوە چکە بە پێی مادەی 94 لە پەیڕەوی ناوخۆ جیاوازە لەوەی کە یاسایەکی طبیعی یاسایەکی عادی دەی تعدیلەکەی و پێشکەشەکرێ مادەی 94 پەرلەمان خۆی دەتوانێت لە ناو هۆڵی پەرلەمان ئەگەر بیخوێنینەوە دەتوانێت تعدیلی بکات لە پەیڕەوی ناوخۆ لە مادەی 94 هاتووە دەکرێت حکومەکانی ئەم پەیڕەوە هەموو یان هەندێکی لەسەر پێشنیازی سەرۆک یان دە ئەندام بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان هەموار بکرێت ئەگەرە تو ئەوە ناوی هەمواری پەیڕەویشی لێ بنەی هەر دەتوانی ئێستا بیکەی ئەگەر ناوی ئاسانکاری و میکانزمی پەسەندکردنی پەیڕەویشی لێ بنەی هەر دەتوانی ئێستا بیکەی ئەوەی ئێمە کردومانە پێویستمان بە هاوکاری ئێوەیە لە بەرخاتری ئێوەیە کە بتوانین بە کەمترین ماوەکو ئەوەی کە پێشتریش بەڕێز عومەر عنایەت باسی کرد کە ئێمە دەڵێن 2 خولەک خۆ پێشتریش کە 3 خولەکمان دیاری کرد لە پەیڕەو نهاتێ 3 خولەک 3 خولەکماندانە بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر قانونەکان بکرێ هەر لێرە بە دەنگدان بڕیارمان لەسەردا هەر بە دەنگدانیش با لە پەیڕەویش ناوی دەتوانین بڕیاری لەسەر بکەین بکەینە 2 خولەک 2 خولەکتان پێکەمە بیکەنە 3 خولەک پێتان هەرکەمە بیکەنە کراوە بەڵام ئەوەتان لەبیر نەچی ئەو پەیڕەوە لەوانەیە بە 3 مانگیش تەواو نەبی بۆیە تەحدیدکردنی کات لە ساڵحی هەموو لایەکماندایە و دانانی ئەو میکانزمانە تەنها بۆ کار ئاسانیە زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەوانی کە لە دواوە دانیشتون پێم وابێت لە پێشەوە جێگا هەیە بۆ ئەوەی بە ئاسانی بتوانن بەشداری لە گفتوگۆکان بکەن بێنە پێشەوە لێرە جێگا هەیە لە پێشەوە لە فراکسیۆنەکان جێگا هەیە لێرەش لە لای ڕاست هەر جێگا هەیە ئەتوانن بێنە پێشەوە کاک شێخ ئێوەش ئەتوانن کاک شێخ شامۆ
کاک عادل بەڕێزان ئەتوان بێنە پێشەوە. کاک باپیر نقطەی نظامی دەیە؟ ئەوەی کاک دکتۆر فرسە من سەرنج و تێنیم هەیە لەسەری هەم دوێنێ یەکەم لە کۆبنەوەی فراکسیۆنەکان پەسەندمان نەکرد مناقەشەمان لەسەر کرد. دووەم شت کە دەمەوێت باسی بکەم بڕگەی یەکەم و دووەمە ئەوە ڕاستەوخۆ هەموارکردنی پەیڕەوی ناوخۆی پێشوویە نەک ئەوە چونکە یەکەم دیاریکردنی وەختە کە لەوێ دیاری نەکراوە دەیگۆڕی شێوازەکە. دووەمیشیان ئەوە شێوەیەزێکی هەڵبژاردنی نەک دەنگدانە لەسەری پەسەند بابی خوێندنەوە چونکە هەڵبژاردننی دەڵێ زۆرین دەنگ چێ پەسەند کرا ئەوە سێ ڕاهەبوو معنە دەبێتە ئینتخاب نەک دەبێتە ئەوە. من بۆیە سەرنجم لەسەرەوە هەموارە و دەبێت ڕێکاری یاسایی خۆی وەربگرێت. سوپاس. بیخێنەرەوە تکایە بەڕێز دکتۆر فرسەت بەڕێز سەرۆکی پەرلەمان شێوازی دەنگدان وەکو پەیڕەوە ئێستاش ئەوە گەشەکان دەیخوێنیتەوە یەکێک ئەگەر پێتان باشە یەکێک خاڵەکان مناقشە دەکەن لەسەر هەمووی چێ لە حەزە هەیە بیدەن چاکی دەکەین بەڵام ئەو پەیڕەوە بەو شێوازە ناڕوە دەبێت میکانیزمەکە بی بزانی چۆن گفتوگۆی لەسەر دەکەین. بۆیە شێوازی دەنگدان وەکو پەیڕەوی خۆمان وەکو پەیڕەوی ئێستای بەرکارمان لێ کردووە هیچ فەرقی نییە. ئەوەی تر تەنها بۆ کار ئاسانیە ئێستا داوا لە بەڕێز گەشەخان بڕیاردەری لیژنەی کاتی دەکەین بخوێنێتەوە دواتر پێم باشە مڵاحەزات ئێوە لەسەر کامە مادە هەبوو وەری دەگرین. فەرموو خاتوو گەشە. میکانیزمی گفتوگۆکردن و پەسەندکردنی پرۆژەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک هەر ئەندامێکی پەرلەمان بۆی هەیە لەسەر هەر مادەیەک یەک جار قسە بکات و دەبێت لە ماوەی 2 خولە قسەکانی تەواو بکات. 2 پرۆژەی پەیڕەوی ناوخۆ بەش دەخوێندرێتەوە ئەنجام مادە بە مادە ئەو بەشەی بەپێی ڕیزبەندی مادەکان دەخرێتە گفتوگۆ لە دوای تەواوبوونی گفتوگۆ لەسەر مادەکانی هەر بەشێک ئەنجام مادە بە مادە دەخرێتە دەنگدان کامە ڕازۆرینی دەنگی بە پەسەندکراو دادەنرێت زۆرینی دەنگی هێنا بە پەسەندکراو دادەنرێت. 3 هەر ڕایەک بۆ ئەوەی بخرێتە دەنگدان دەبێ بەلایەنی کەم لەلایەن 3 ئەندامی پەرلەمان پشتگیری بکرێت. 4 هەموو پەیڕەوی ناوخۆ بە یەکەوە دەکەوێتە واری جێبەجێکردن و دوای ئەوەی هەموو پەیڕەو دەخرێتە دەنگدان ئەنجا بە پەسەندکراو هەژمار دەکرێت. 5 ئەو پۆلێنکردنەی لەو پرۆژەی بەردەستان کراوە بۆ مادە و بەشەکانی ئەم پەیڕەوە دەکرێت لە دوای تەواوبوونی گفتوگۆ لەسەری لیژنەی پەیڕە و ڕیزبەندی بەش و مادەکان دابڕێژێتەوە. 6 میکانیزمی وەرگرتنی خاڵی پەیڕەوی لە کاتی گفتوگۆکردنی ئەم پرۆژەیە تەنها لەو حاڵەتانەی خوارەوەدا دەبێت. ئەلف ئەگەر پێشێری یەکێک لە مادە و بڕگەکانی دەستوریان یەکێ لە یاسا بەرکارەکان یان یەکێک لە مادە و بڕگەکانی پەیڕەوی ناوخۆی بەرکار کرا لەگەڵ ئاماژەکردنی بە مادەکە. با ئەگەر گفتوگۆکان لە بابەتی دانیشتنەکە دەرچوون. جیم داواکردن بۆ دواخستنی گفتوگۆ لەسەر بابەتێک و بڕیاردان لەسەر گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دییان ئاڵوگۆڕکردن لە بەرنامەی کار. دال ئەگەر هەر ئەندامێک داوای ئاخاوتنی کرد لە ڕێگای خاڵی پەیڕێوی بەڵام ئاخاوتنی خاڵی پەیڕێوی نەبوو سەرۆکی پەرلەمان دەتوانێت ئاخاوتنی پێ ببڕێت و لە کاتی دووبارە بوونەوەی لەو دانیشتنەدا هەلەی تری ناداتێ بۆ ئاخاوتن لە ڕێگەی خاڵی پەیڕەو لیژنەی کاتی پەیڕەوی ناوخۆ. باشە سپاس. ئێستا دەرگای گفتوگۆکەینەوە سەبارەت بەم پێشنیارانەی کە لیژنەی کاتی پەیڕەوە ئامادەیان کردووە و دوایی دەنگدانی لەسەرەکەین. بەڕێز کاگە وەکەر هەڵاتنی بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من تێبینیم لەسەر خاڵی بای بڕگەی بای خاڵی شەشەم بڕگەی ئەلفی خاڵی شەشەم هەیە مەبەز لە دەستور چییە؟ بە ناشکوری نەبێکە ئێمە لە هەرێمی کوردستانە دەستورمان هەیە و پێ ناچێ وا بە زوو چاو هەڵبێنێ ینی مەبەز لە دەستوری عێراق بێن نازانم ینی دەستوری کوێگرێتەوە. زۆر سپاس. باشە سپاس. خاتوو بار عەبدوڕەحمان.
بەڕێز سەرۆکی پەرلەمان بەو اعتیباری کە پەیڕەوی ناوخۆ گرنگێکی زۆری هەیە بۆ ئێمە کاروباری ئەم پەرلەمانە ڕێگەخات بۆیە لە ڕوانگەی ئەوە وانەیە من پێم وایە خاڵی یەکەم قسەکردن دووخولەک جاری وا هەیە هەر گەرم نابی بۆ قسەکردن هەندێک جار بۆیە بەکەمی ئەزانم لە خاڵی دووەمە کە هەر لە ڕوانگەی ئەو گرنگیەی کە پەیڕەوی ناوخۆ هەیەی ڕای زۆرینەی دەنگی هەنا لە خاڵی دووەما کە باس کراوە من پێم باشە کە 2/3 بێ نەک ڕای زۆری نەبێ بۆ ئەوەی کە ئەو مادانە وەکو باسم کرد کە پەیڕەوی ناوخۆیە کاروباری ئەم پەرلەمانە ڕێگەخا ئەبێ کۆدەنگیەکی زۆر زیاتری لەسەر بێ نەک زۆرینە سەبارەت بەو تێبینیەی کە بەڕێز مامەڵە هەڵەدنی خستێ ڕوو بە هەمان شێوە منیش هەمان سەرنجم هەیە مەبەست کام دەستورەیە زۆر سپاس باشە سپاس بەڕێز کاک عومەر عنایەت بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان بڕگەی یەک دووخولەک دژی پەیڕەوی ناوخۆیە من ئێمەگەڵی نیم داواکەم یان کراوە بێت یان بەلای کەمەوە هەر ئەندامێک بۆی هەبێ 3 دقیقە قسە بکە بڕگەی دوو پرۆژەکە بەشبەش دەخرێتە ناو دەخرێتەوە بەشبەش دەخوێنێتەوە اینجا مادە بە مادە و بەشێ پێ بە ڕیزبەندی ناوخۆ دەکرێت ناکرێت بەشبەش دەنگی لەسەر بدرێ من داواکەم بڕگە بە بڕگە یعنی کە خوێنێتەوە دەنگی لەسەر بدرێ هەر ڕایەک بۆی بخرێتە لە مادەی لە بڕگەی سێ هەر ڕایەک بۆی بخرێتە دەنگدان دەبێت بەلایانی کەم لەلایەن سێ ئەندامی پەرلەمان پشتگیری بکرێت ئەوەش هەر دژی پەیڕەوی ناوخۆی لە ناو پەیڕەوی ناوخۆ شتیوان نییە سێ ئەندام هەر کەسێک کە ڕێیەکی هەبوو ئەگەر ڕێەکەی معقول بوو پێویستە بە هەند وەربگیری ئەو ڕا شەشەم جیم داواکردن بۆ دواخستنی گفتوگۆ لەسەر بابەتێک بڕیاردان لەسەر گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دی یان دیالۆگ من ئەمە بە پەسەند ئەزانم پێم باشە ئێمە پێشەوەی ئەم پەیڕەوە لە ناو برادرانی ئامادەکردنی کاتی پەیڕە و باسی ئەویان بکردایە کە ئەگەر بابەتێکی گرنگ هاتەکایەوە ئێمە بتوانین بۆ نمونە یاسای سەرۆکایەتی هەرێم لەوانەیە ئێستا لە دەرەوە حیزبەکان ئەگەر ڕێکەوتن جارێکە بێتەوە ناو پەرلەمان و ناکرێ ئەوە دوا بخرێ ئێمە میکانیزمی بدۆزینەوە لێرە بتوانین ئەم پەیڕەوە ڕابگرین بۆ ئەو بابەتە و بۆ بابەتی تر کە زۆر گرنگن بتوانین ڕێگەیان بکەینەوە و بێنە ناو بەرنامەی کاری پەرلەمانەوە و زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک بێسوون فایق بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری ئەو خاڵی کاک عومەرەکەم بۆ ڕگەیەک لە کاتێک ئێمە ویستمان ئەم پەیڕەوە ڕابگرین و لەسەر کۆی ئەم چەند خاڵەشی کە هاوڕێیان لیژنەی ئامادەکردنەوەی پەیڕە و ئامادەیان کرد من هەمووی بە زیادە ئازانم چکە بەشێکی زۆری ئەسڵ لە پەیڕەوە کۆنەکەیە هەیە مەسەلەی نقطەی نظامی و قسەکردنی ئەندام و بەش و بڕگە بە بڕگە بۆیە بە داوای لێبوردنەوە هەمووی زیادەیە ئەمە بەس ئەو خاڵی کە عومەر کرنگە کە لە کاتی ئەم هەموو قەیرانە سیاسی و ئابوووریانەیە ئەگەر بابەتێکی گرنگ هاتە پێشەوە پێویستە ئێمە بە دەرەچەیەک بتوانین ڕایگرین و ئیش لەسەروانە بکەین زۆر سپاس باشە سپاس بەڕێز کاک سەلار مەحموود بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە ئەم قسانە بەشی زۆری زیادەن و ئێمە ئیلتزام بکەینە جودی لیژنەی کاتی پەیڕەوی ناوخۆوە ئەو ڕێوشێنانەی دیاری کراوە پەرلەمان ئیلزامی پێوە بکاوە مەسەلەی پەیڕە و مەسەلەیەکی گرنگە هەر بابەتێکی تریش کە گرنگ بوو ئانی بوو هاتە پەرلەمانی کوردستان ئەو کاتە بەپێی مادە 54 بڕگەی یەکەم فەقەری پێنجەم عیلاجی ئەو مەسەلەی کردووە سەرۆکایەتی ئەتوانێت پێشخاشی پاشی بەرنامەی کارخایان بخاتە بەردەست پەرلەمانتاران بە زۆرینەی دەنگی ئەندامانی پەرلەمان ئەو پرسە چارەسەرە بێت بۆیە ئەم بابەتە لە کەمترین وەقت و لە زۆرترین تەفاسیلی داخلی ئەم پەیڕەوە بین بۆی زوو تەواو بێ و بە دڵنیاییشەوە مەسەلەی تر و ئەرکی تریش لە بەردەست پەرلەمانی کوردستانە بەڵام مادام ئەمە ئێستا لە بەرنامەی کارایە با کاری لەسەر بکرێت باشە سپاس 54 باشە فەرمونێەوە بە ڕێزان ئەندامانی سەرۆک ئەندامانی لیژنەی پەیڕە وەڵامی ئەندامانی پەرلەمان بنەوە پێشەوەی دەنگدان لەسەر پێشنیارەکانی ئێوە و ڕای ئەندامانی پەرلەمان بکەین بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەوەی کە کامە دەستورە هەر ئەکرێ هەڵی گرن زۆر ئاسایە بەس مەبەستمان دەستوری عێراقە و مەبەستیشمان ئەو یاسایانەیە کە سروشتی دەستوریانە ینی قیمەتی دەستوریانەیە ئەگەر ئەرزانن ئەو کەلیمەیە زیادە هەڵی گرن هیچ کێشەمان نییە ئەوەی یەک ئەوەی تریان دوو خولەک ئەوەی کاک عومەر عنایەت فەرمووی باشە ئەگەر دوو خولەک پەیڕەوی بی خۆ سێ خولەکی شەر ناپەیڕەویە سێ خولەکمان لەکوێ هێنا خۆ هەر بە دەنگدان کردمان ئێستاش بە دەنگدان ئەگەر پێتان باشە وابزانم برادرانی ینی لە لیژنەی کاتی مانەعمان نیە بیتە سێ خولەک ینی ئەکرێ سێ خولەک بخەینە دەنگدان ینی
لەسەر سێ خولەک دەنگدان کراوە دەکرێت پێویست نەیکەینەوە ئەوەی تریان کە سەبارەت بەوەی کە بڕگە بیخەینە دەنگدانیان یعنی مادە بیخەینە دەنگدانیان بەشێک تەواوکەین ئەگەر تۆزێک ئەوە ڕوونتر بکەین و لەبەرچی وامان کردووە مەبەستمان ئەوەیە کە ئێستا لەبەردەستانە پەیڕەوی ناوخۆی ئامادەکراو پرۆژەکە بەشی یەکەم هەمووی دەخوێنینەوە ئینجا دەڵێن مادەی یەکەم چێ مناقەشە هەیە مناقەشە دەکەی ئێمە لێرە سێ کەسمان تەرخانە بین بەرداڕشتنی ڕایەکان چەند ڕاهەیە ئەندامانی پەرلەمان لەسەر ئەو مادەیە ئەو زار نایخێنی دەنگدان دەچینە مادەی دوو دیسا مناقەشە دەکەین ڕایەکان وەرەگرین مادەی سێ تا بەشی یەکەم تەواو بی کە بەشی یەکەم تەواو بوو ئێمە چ دەکەین ئەو ڕایەنە سیاغە دەکەینەوە دەڵێن مادەی یەک سێ ڕای لەسەرە بەس دەنگدان هیچ مناقەشەی لەسەر نییە دەیخینە دەنگدان چیان زۆرینەی هینا ئەوانی تر سقوتەکەن و دەنگدانەکەش وەکو ئێستاە چۆن لە قۆناغی ڕابردوو کردومانە 2 ساڵە بەو شێوەیە دەنگ دەدرێت هیچ جیاوازی نییە ئەوەش لە پێناوی کار ئاسانی یەک بۆ ئێمە بتوانین سیاغەی ڕایەکان بکەینەوە بۆ ئەوەی لە کاتی دەنگدان زۆرترین ئەندام لێرە بین ئیتر مەشغولی ئەوەی نەبین نیساب تەواو نییە بۆ ئەوەی وەکو ینی چێش لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و بەشێکمان لێرە کۆببینەوە لەگەڵیان و ئەوە نەمینی هەمومان یعنی کە جەلسەی دەنگدان کاتی دەنگدان هەمومان مەشغول بین بە دەنگدان و مناقەشە نەکرێ بۆیە ئێمە پێمان باشە ئەوە یارمەتی دەرە بۆ ئێمە وەکو لیژنە یارمەتی دەرە بۆ ئێوەش بۆی ڕایەکانتان بزر نەبی بە باشی سیاغەی بکەینەوە و لە ناو پەیڕەوی داهاتوش کە ئیشاڵڵا ئەگەر دەنگتان لەسەردا هەمان ئەو شێوازەمان داناوە مادام بە دەنگدانیشە هیچ مخالفی پەیڕەونیە و حاڵەتێکی زۆر ئاسایشە ئەوەی کە بەڕێزان باسییان کرد ئەگەر بابەتێک هاتە پێش دوێنێ لە کۆبنەوەی لیژنەی پەیڕەو باسمان کرد دوێنێ لە کۆبوونەوە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکان باسمان کرد هیچ ڕێگریەک نییە چ بە پێی مادەی 6 ئێوە دەتوانن داوای کۆبوونەوە بکەن پێشتر سابقە هەبووە یعنی ئێمە پێمان وایە بریاری پێشوەختە هەروەکو خولی لە فەسلی تەشریعی پێشوش ئەو قسەیمان کرد ئێستاش دووبارەکەینەوە با بریاری پێشوەختە نەدەین ئەگەر بابەتێکی گرنگ هات کۆمەڵێک ڕێگای پەیڕەوی ڕێگای قانونیشەیە کە دەتوانن ئەو بابەتە گرنگە گفتوگۆ بکەن و هیچ بربەستێکیش لە پێشتان نییە سەبارەت بەوەش کە حتا لە ڕووی ڕقابیشەوە ئەگەر ینی تێڕوانینێکی وا هەبی ئەگەر پەیڕەو هاتە بەرکار ناوبەرنامە پەرلەمان دەستی ئەوەستێ لە ئالێتی ڕقابی خۆی هیچ ئەوەش ڕاست نییە لیژنەکان نەتوانن کاری خۆیان بکەن پەرلەمان نەتوانی کاری خۆی بکە خۆ پەرلەمانی کوردستان تەنها پەیڕەو ئیشی نیابێت هەموو ئیشەکانی تر دەڕۆن بۆیە ئێمە نابێ ئەو نیگەرانیە دروستکەن کە پەیڕەو هاتە بەرنامەی کاری تر ئالێتی ڕقابی و کاری پەرلەمانەوەستی و پەرلەمان مەشغولە بێ ئەوە یەکە کە لە ئیشەکانی ئێمە لەو ماوەیە دەکەین دەکرێت 100 ئیشی دیکەشی لەگەڵ بکەین و کارەکانی تر بەردەوام بکرێت بۆیە من پێم وایە ئەوەی کە بەڕێزان باسییان کرد 2 خولەک دەکەینە 3 خولەک ئەگەر ئەندامانی لیژنەش ئێستا بەڕێزانی تر قسەی خۆیانەبی بەڵام پێم وایە ئاسایی بکەینە 3 خولەک ئەوەی تر کە ئایا بکرێتە 2 لەسەر 3 بۆ پەسەندکردن من پێم وایە عملیەکی قورسەبی وەلەوانێ ئەو پەیڕەوە نەڕوات بە 2 لەسەر 3 چونکە دائیمەن یعنی ئێمە پێویستمان بە دەنگێکی زۆرەبی لە ناو هۆڵ وەلەوانێ ئێستا جەلسەکە ینی دەنگدان نەکرێ بۆیە زۆرینەی ڕەها پێم وایە ئاساییە و زۆر سپاس پێم وابێت بەڕێز دکتۆرە بەهار ئێستا دەرفەت دەدەم بە جەنابیشە پێم وابێت ئەو بەرگەی کە کاک سەلاریش ئاماژەی پێدا هەندێک ئاماژەی تایە کە بتوانین گفتوگۆی نێوان بەندەکان پێش و پاش بکەین لە کاتی بەڕێوەچوونی دانیشتەکانی پەرلەمان ئەو بەرگەیە باس لەوە کات مادەی 54 یەکەم 5 بەندەکانی بەرنامەی کار بە گوێرەی ئەو ڕیزبەندی لە بەرنامەکەدا هاتووە گفتوگۆیان بۆ دەکرێت نابێت بەندێکی نوێ گفتوگۆی بۆ بکرێت تەنها پاش ئەوەی گفتوگۆی بەندەکانی پێشووتری بە تەواوەتی کۆتایی پێهات بێت و ناکرێت بەندەکانی بەرنامەکە پێش و پاش بخرێت تەنها بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووانەوە نەبێت واتە ئەکرێ بەندەکان پێش و پاش بکرێت بە ڕەزامەندی ئامادەبووان ئێمە کێشەمان لەوە بوو ئایا بەندێک کە ڕۆشتە گفتوگۆ ئەتوانرێ تەنان لە گفتوگۆشا بێ پێش و پاش بکرێت بەڵام لێرە زۆر وازح نییە بەڵام هەر ئەشکرێ لە کاتێکە کە بەندێک لە گفتوگۆیە بە دەنگدانی ئەندامانی پەرلەمان پێش و پاش لە بەرنامەی کارا بکرێت دکتۆرە بەهار پێشەوەی جەنابەت قسە بکەی با کاک عومەر ئەگەر سەرنجێکی تری هەیە بیڵێت بەڕێز سەرۆکی پەرلەمان ببورن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو بەندی 54 چارەسەری ئەو کێشەیە ناکە کە ئێمە باسمان کرد من هیوادارم ناو هۆڵی پەرلەمانە چارەسەر بکرێەوە پەیڕەوەکە بە هیچ جۆرێ چارەسەری ئەو کێشەی نەکردووە ئەگەر بابەتێکی نوێ هات کە گرنگ بوو
بەنسبەت پەرلەمانەوە کە بیخاتە بەرنامەی کاریەوە کاتێ بابەتیشکە لە بەردەمایە ئەوە چارەسەر نەکراوە لە پەیڕەوی ناوخۆ بەڵام ئەکرێ بە دەنگدانی ئەندامانی پەرلەمان لێرە بڕیاری لەسەر بدێت و ئەو بابەتە چارەسەر بکرێت. باشە سپاس. کاک سالار بەڕێ سەرۆکی پەرلەمان بۆ چوونەکەی کاعومەر دروستە بەڵام دروستتر ئەوەیە لە مادە 54 بە نەسی سەری هاتووە کە بە دەنگی زۆرینەی ئەندامانی پەرلەمان دەتوانرێت ئەم بابەتە معالەجە بکرێت و بە پێی عرفیش لە ڕابردوودا بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە بەندە ئاگدارم کە پشت بەسراوە بە مادە 54 بڕگەی پێنجەم. سپاسدان. باشە سپاس. خاتو ئامینە زیکری برز سەرۆکی پەرلەمانی ئەژی هەڤڕای مەدگەل بەرز کۆک عمار ئەنۆیە چونکە ئەگە سەحکە دەقەوێ چت بێژیدەن گفتوگو تنها پاش ئەوەی گفتگوی بەندی پێشووتوی بە تەواوەتی کوتای پێهات بێ ئەبە وازحە یعنی ئەگەر تا یاساک مناقشە کردبێتن ئەو تەمام ببیتن و حتا و خلاص نبیتون نەشێ مناقشە بکەی ناکرد بەندەکانی بەرنامەکە پاش و پێش بکرێت ئەوە یان بدەنگە زۆری ناکرێت بەندەکانی بەرنامەکە پاش و پێش بخرێت تەنها بەڕێزەمەندی زۆرینە بەندەکانی بەرنامە یعنی ئەو بەرنامە کە چەند خاڵە پێک هاتیە تەنها وێ ئەم شێندەنگە زۆرینە پاش و پێش بخین و ئەبە یا متەبع بووە بەڵام ئەم شێن پێش بەستن مادە شەشێ بگەین عرف بووە خولن پێشوژی وەکی نوکە مە مناقشە یاسایەکەوە کردی ئەم نەشۆینە دەرباز بکەن مەوزوعەکە ئانیە پێشهاتی سەرۆکاتیە پەرلەمانی یان ئەندامن پەرلەمانی پێویست یا زانی جەلسەیەک بهتەکردن بۆ هەندێک و دەرباز ببن ژێ وێ کو هیچ نەت پێشێلیە پەیرەوی بهتەکردن گۆر مادە شەشێ جەلسێت ناساییە هاتینە ئەنجامدا ji ber hende ez bînim yani rêka heliyatê da hey. Baş spas. Barez Doktora Bahar. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەک بەڕێز سەرۆکی لیژنەوتی ئێمە ئەم میکانیزمی کە ئامادەمان کردووە بۆ ئاسانکاریە ئەگەر وانە بێ ئێمە ئەو پەیڕەوە ناڕوات لە سەبارەت بە دوو خولەک ئەگەر سەرنج بدەن ئێمە وتمانە بۆ هەر مادەیەک دوو خولەک یعنی بۆ هەر مادەیەک دوو خولەک پێم وایە کافیە دوو لەسەر سێش يعني دوو لەسەر سێ بۆ پەسەندکردنی پەیڕە و ئەمە پەیڕەوەکە ئەوەستێنێ و عمومی جوایە کە دەبێ بە زۆری نەبێ سەبارەت بە ئەوەی کە مادەی 54 بڕگەی 5 حەلی کردووە من پشتیوانی لە قسەکەی کاک عومەر عنایەت و هەر ئەو ساش کە دەستم هەڵبڕیویستم ئەوە ڕوونکەمەوە جەنابیان ڕوونیان کردەوە کاک عومەر عنایەت و خاتو ئامینە زیکری یەکەم ئەم بڕگەی پێنجەمە بۆ بەرنامەی کارێکە یعنی یەک بەرنامەی کار ئەگەر بەرنامەی کاری ئیمڕۆی ئێمە بانکردنی وەزیرێکی تیا بووایە دەمانتوانی پاش و پێشی بخەین بەڵام بۆ بەرنامەکانی کاری داهاتوو نییە یعنی ئێمە بین بەرنامەیەکی تردابین بۆیە پێم باشە بڕگەیەک زیاد بکەین لەم میکانیزمەیە بڵێن هەر کاتێک بابەتێکی گرنگ هاتە پێشەوە بە دەنگدانی ئەندامانی پەرلەمان دەتوانرێ بەرنامەیەکی تر بێتە ناو ئەم بوەستێنرێ گفتوگۆکردنی پەیڕە و بوەستێنرێ تەنها ئەوەندە بۆەوەی کە هیچ ئەشکالێک هەڵ نەگرێ ئەو کاتە سپاس. باشە سپاس بەڕێز کاگە بەکر هەڵەتنی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕای من دوو شت خینە دەنگدانەوە ئەمڕۆ یەکەم منیش پێم وایە دوو خولەک بۆ هەر مادەیەک زۆرە ینی هەر بەڕێزێک لە دوو خولەکان نەتوانێت لە مادەیەکە سەرنجەکانی خۆی بگەێنێ بە سێژ نایگەێنێ دومینیان بابەتی ئەوەی کە هەر بابەتێکی گرنگ هاتە پێشەوە بتوانین گفتوگۆی لەسەر بکەین و پێڕە و بوەستێنین با لە بیدایەتی دەستپێکردنی پێڕەوە ئەوە تەسبیت بکەینی پێویست ناکە ئێمە لەوە دوا دەنگدانی بۆ بکەینەوە. زۆر سپاس. باشە سپاس.
فەرموو بەڕێز دکتۆر فرسەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوای ڕاوێژێکی کورت لەگەڵ ئەندامانی لیژنە و جەنابتان و ئەوە گەیشتینە ئەوەی کە ئەو وەرەقەی لە بەردەستاندایە هیچ کێشەیەکی تێدا نیە، ئەوە یەک سەیری خاڵی پێڕەوی بکەن ئەو بابەتەی تێدایە، ئەوە یەک. دوو، ئەگەر سەیری مادەی 6 بکەن لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان، لە مادەی 6 سەرۆکی پەرلەمانیان یەک لە سەر چواری ژمارە ئەندامەکانی بۆیان هەیە بانگشتی کۆبوونەوە بکەن لە دانیشتێکی نائاسایی و کۆبوونەوەکەش کورد دەکرێتەوە سەر تێڕوانینی ئەو بابەتانی لە بانگشتەکە دیاری کراون. ئەوش زۆر بەڕەهایی باس کراوە، هەر کاتێک ئەو ڕۆک چارشەمەیە کۆبوونەوەمانەیە دەکرێت سبەی کۆبوونەوەکی نائاسایی داوا بکرێت. زۆر ئەوەش هیچ مانعێک نییە. حتا خودی ئەو وەرەقەیەش کە لە بەردەستی ئێوەیە ئەگەر بیخوێنەوە لەوێش بە خاڵی پەیڕەوی ینی ڕێگە دراوە کە داوای دواخستنی بابەتێک بکرێ، ئەوەشی کێشەی تێدانێ. بۆیە ئێمە ڕێککەوتین کە ئەو وەرەقەیە لەسەر ئەو بابەتە حەلی کێشەکەی کردو و هیوادارین هاوکارمان بن و دەنگی لەسەر بدەن. هەر تکە بیخوێنیتەوە بەڕێز دکتۆر فرسەت ئەو بڕگەیە. جیم داواکردن بۆ دواخستنی گفتوگۆ لەسەر بابەتێک و بڕیاردان لەسەر گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دییان ئاڵوگۆڕ لە بەرنامەی کار. کەواتە ئەندامی پەرلەمان بۆی هەیە داوا بکات بە نوقتەی نظامی، ئەو کاتە ئەم پرسانەش بە دڵنیاییەوە لە پەرلەمانی کوردستان بە دەنگدانێک لاکرێتەوە. بۆیە کێشەیەک لەو بابەتە نییە و ئەو مادەی شەشیش کە بەڕێز دکتۆر فرسەت ئاماژەی پێدا مطلقە لە کاتی فەسڵی تەشریعی یان لە دەرەوەی فەسڵی تەشریعی سەرۆکی پەرلەمان و یەک لەسەر سێ ئەندامانی پەرلەمان، چونکە ئەوە دوای تعدیل کراوە بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، کراوە بە یەک لەسەر سێ، یەک لەسەر چوار ئەوەی پەیڕە و کۆنترە لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و تعدیلەکەی کە ئەوە تعدیل کراوە. سەرۆکی پەرلەمانیان یەک لەسەر سێ ئەندامانی پەرلەمان ئەتوانن داوای کۆبوونەوەی نائاسایی بکەن بۆ هەر بابەتێک کە لە داواکاریەکانە ئاماژەی پێکراوە. بۆیە بەڕێز کاک عومەر عنایەت فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی ئەوان ئەو بەڕێزانە نووسیویانە مەخسیان ئەو بابەتانی ناو پەیڕەوە ئەگەر بنچێ مثلا دواخستنی بەرنامەی کار، ینی ئەمە نە هەر باسی وتی ئاڵوگۆڕ لە بەرنامەی کار، ئاڵوگۆڕ لە بەرنامەی کار کە پەیڕە و لە مناقەشەیە بوو، کەواتە بابەتی تر لە بەرنامەی کارە هەیە، پەیڕە و دواخرێ بەرنامەی کار بابەتەکانی تری بەرنامەی کار پێشەخرێ. بەڵێ وانە کاک ڤەمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی ئێستا لێرە دەهاتووە ئەو مافە بە پەرلەمانتار دەداتن کە داوا بکاتن، بەڵام کێشەی ئەوەی بۆم ئێمە دروست دەبێتن پەیرەوی ناوخۆی پەرلەمانێک ئەوەی بەرکارە ڕێگاناداتن تۆ داوا بکەی بەرنامەیەکی تر بێتە. مەسەلەن ئێمە ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمان داوا بکەین بابەتێک یان پرسێک بێتە ناو بەرنامەی کار، ئەو کاتە پەیرەوی بەرکار ڕێگامان پێناداتن. خۆ ئەوە عیلاجی ئەو کێشانە کاتن کە کاک عومەر باسی کردی و سپاس. بەڕێز کاک ڤەمان ئەم پێشنیارانی ئێوە ئەبێ بە تعدیلێک بۆ مادەی 94 پێم وابێت مادەی 94 کە باس لە هەمواری پەیڕەوی ناوخۆ، بەڵێ ئەبێتە هەموارێک بۆ مادەی 94 بۆ چۆنیەتی هەمواری پەیڕە و باشە کە مادەم تۆ بڕگەی تری پەیڕەوەکەش تعدیلەکەی. بۆ نمونە بەپی پەیڕەوی ناوخۆی ئێستای پەرلەمان گفتوگۆکردن لەسەر مادەکان مادە بە مادە بێ، گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسا و بڕیارەکان مادە بە مادە بێ و مادەیەک دەنگی لەسەر درێ اینجا گفتوگۆی مادەیەکی ترەکرێ. ئێستا ئێوە تعدیلەکەن ئەڵێن بەشێک مناقەشە ئەکرێ مادەکان و ئەو سەرنج و تێبینیانەی کە لەسەر مادەکان هەن ئەنووسرێنەوە و دوایی وەکو خوێندنەوەی هەم دەنگدانی بۆ کرێ، کەواتە تۆ تعدیلی پەیڕەوەکەی بەم پێشنیارانت و ئەکرێ ئەو بابەتەشی کە لە نوقتەی نظامیە هاتووە تعدیل بێ بۆ پەیڕەوەکە و دەنگی لەسەر بدرێ. بەڕێز کاک سۆران عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیسان لەو قسەی بەڕێزە تووشی ئیشکالیەوە بین کە خاڵی چوار دەڵێ ئەم میکانیزمە پەیڕەوی بەرکاری ئێستا تعتیل ناکات. ینی دیسان تووشێ و ئیشکالا بین لێرە ئەگەر شتێک جێگەی مادەیەکی پەیڕەوە کۆنەکە بگرێ پەیڕەوەکەی ئێستا بەرکارە، خاڵی چوارەڵێ هەموو پەیڕەوی ناوخۆ بەیەکەوە کەوێتە بواری جێبەجێکردن، واتە هیچ هینێکی نابێ تعتیلی ئەو مادەیە ناکات. دیسان لێرەژە و ئیشکالە دروستە بێتەوە. کاک سۆران ئێمە لە دانیشتەکانی پێشوش شێوازی وتوێشکردن لە هۆڵی پەرلەمان لە گفتوگویەکی کراوە کردومانە بە سێ خولەک.
تعتیلی پەیڕەوی نەکردو ئەوە مەبەستەوەیە مادەکانی پەیڕە و هەمووی بەرکارە بەس تەنها میکانیزمی گفتوگۆکردن لەناو هۆڵی پەرلەمان بۆ ئەو کاتی کە پەیڕە و گفتوگۆ کرێ بەم شێوازە بێ کە ئێوە پێشنیارتان کردو ئەوە خرێتە دەنگەوە و ئەبێ بە بەرنامەی کاری شێوازی گفتوگۆکردنی ئێمە لەسەر پەیڕەوی ناوخۆ. بەڕێز کاک باپیر مادام لە پەیڕەودا هەیە و مادەی 94 و مادەی 6 دێت چ پێویستی بە وەرەقەیە جگە لە سێ خولەک بکە نەبێت. باشە بەڕێز کاک کەواتە پێویستی پێ نییە جگە لە سێ خولەکە بدەنە دەنگدان و سێ خولەک بیان دوو خولەک بێ ئەوەی تر مادەم لە پەیڕەودا چ پێویستە ئەو وەرەقەیە بکرێتە میکانیزمی پەیڕەو نییە کاک باپیر لە پەیڕەو جەنابتان بە جارێک دەڵێن لە پەیڕەو نییە بەڕێز ئەوانەی برادران جەڵن لە پەیڕەوە جارێکی ڕەفزی دەکەینەوە تەناقوزات زۆر لە ڕێیەکاندا هەیە. سپاس. بەڕێز کاک بازات بەڕێز سەرۆکی پەرلەمانێ مادەم ئەوە بیاخۆڵێکە خیلافی ڕاستی و زیاتر سێ ئەندام پەرلەمانە داخواست کرد و خۆڵێکە ئاشکرایی بێتە بەحسکردن و پەرلەمان بۆی هەبیتن هەر بابەتێک ناف وا گفتوگۆ بینتە پێش چونکی قەنەعەتا من مادە شەشێش بەسێک و بوونە ناوەسایی هەرچەندە جەنابێتە بەحسی مطلقی کرد چونکی ئەوە مادە پێنجەکەم بەحسکەین بەحسێ خولت پەرلەمانت کرد حالەتی ئاسایی واتە مادەی شەش بۆ هەندێک دانا حالەتت نەئاسایی نەئاسایی بۆ غەیری فەصلی تەشریعی برندن پێ باشە لەکوێ هێنات ئەمە چۆن ئەوە پەیڕەو بە پەیڕەوی ناوخۆ مادەی پێنج مقصد مادە پێنج بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە پێنج بێت پەرلەمان لە ساڵێکدا دوو خۆل بەحسی خولەکانە دواتر بەحسی نەئاسایی دەکەن لە بەرهەندێدا تەفسیری جیاواز نەبیت کە ئەوەی جەنابەت گوت منیش لەگەڵ ئەو ڕێیەمە کە برادران بەحس کرد زیاتر سێ ئەندام ئەو ڕێیە بێتە دەنگدان کە خاڵێکی وازحی بە جیا بەحس بکەین کە هەر کاتێک بمانەوێت بابەتێک بینیە پێش لەناو پەیڕە یعنی بابەتێکی تر بیت پەسەند بکەین. وتایەتی بە نقطە نظامی ئەندامی پەرلەمان ئەتوانێت داوای ئەوە بکە پێش و پاش لە بەرنامەی کارە بکە و ئەوە خرێتە دەنگەوە. بەڕێز تۆرە ڕێواز فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێواز فایق مادەی شەشی ئەم پەیڕەوە لە ژێر بابی کۆبوونەوەی پەرلەمانە هاتووە. کۆبوونەوەی پەرلەمان نەیوتووە ینی نەخراوەتە ژێر دەواازەیەکەوە کە ناوی بۆ نمونە پشووی پەرلەمان بێ یان نێوانی دوو خولی تەشریعی بێ بە مطلقی مادەی شەش لە ژێر بابی کۆبوونەوەی پەرلەمانە هاتووە. کۆبوونەوەی پەرلەمان ئەوەی ئێمە ئێستەیەکەین کۆبوونەوەی ئاساییە بۆ گفتوگۆکردن لەسەر پەیڕەوی ناوخۆ. بە گوێرەی ئەم پەیڕەوەی کە ئێستا لە بەردەستمانایە و بەرکارە ئێمە ناتوانین بەرنامەی کار ینی ئەتوانین بەرنامەی کار بە زۆری نەبگۆڕین ینی بە دەنگدان بەڵام بابەتێک ئەسڵ ئەوەیە بە گوێرەی پەیڕە و بابەتێک کە چوینە ناو گفتوگۆکردنی ئەسڵ ئەوەیە کە بڕینی نییە. ئیستیسنا ئەوەیە کە ئێمە ئەتوانین بیبڕین و بچینە سەر بابەتێکی تر کە ئەوە لە پەیڕەوەکەیان نییە. دەنگدان لەسەر ئەو ئیستیسناە تعدیلێکی موقەتی ئەو پەیڕەوەیە کە ئێستا ئێمە ئیشی پێیەکەین. لەبەر ئەوە تکاکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەیەکی سەریح لە ناو قانونەکەی هەیە کە مەجال ئەوەدا بە جەنابەت یا یەک لە سەرسەی ئەندامانی پەرلەمان بۆ ئەوەی تووشی ئیشکالەتی دەنگدان لەسەر ئیستیسنائێک نەبین ئێمە ئەتوانین لەناو کۆبوونەوە ئاسایەکانی پەرلەمانە کە خولێکی تەشریعی اعتیادیە وەرزی تەشریعی اعتیادیە بابەتێک بێ لە جیاتی ئەوەی دەنگ لەسەر ئیستیسنائێک بدەین و طعن بۆ خۆمان دروست بکەین ئێمە کۆبوونەوەیکی نائاسایی بکەین بۆ ئەو بابەتە ئەو بابەتانەش چین یان کێشەی سەرۆکایەتی هەرێمە بابەتی سەرۆکایەتی هەرێمە یان ئەو بابەتە ئانیانەی کێسە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە ئەگەر خوا کردی دڵی وەزیرەکان نەرم بوو ڕازی بوون بێنە پەرلەمانی کوردستان. لەبەر ئەوە ینی ئەم جەدەلا ئێمە وەکو من ئەندامێکی لیژنەکە باەک تۆ قسە بکەم جەنابی سەرۆکی پەرلەمان ینی ئەو ئەحساسە لای ئێمە دروست مەکەن کە ئیشەکەی ئێمە ئیشێکی هەرزان فرۆش کراوە ئەم پەیڕەوی ناوخۆیە بگۆڕێ وەزیر ناتوانێ بڵێ نایەن بۆ پەرلەمان کەواتە میکانیزمی تەفعیلکردنی کاری پەرلەمانی کوردستان بۆ خۆی بەشێکە لە پرۆسەی چاکسازی لە بواری چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن لە پەرلەمانی کوردستانەوە. من دڵنیام هەموو ئەندامێکی پەرلەمان ئەم پرۆژەی خوێندوێتەوە لە ناویا هەیە ئەگەر وەزیرێک ڕازی نەبوو بێ بۆ پەرلەمان چییە بەڵام لە پەیڕەوەکەی پێشوانیە. لەبەرەوە تکاکەم ئێمە با دەست بە مناقەشەکردن بکەین و دەنگ لەسەر ئەو بابەتانە بدەین ینی ساغی بکەینەوە کامە ئیستیسناە بۆی ئەندامی پەرلەمان بزانێ کامە ئیستیسناە و تعدیلی پەیڕەوە کامە شەرخۆی لە ناو پەیڕەوەکە هەیە تەواو ئێمە دەنگمان لەسەر 3 دقیقە داوە کەواتە پێویست ناکات دەنگ بدەین ئەگەر پەرلەمانتاران بە 2 دقیقە ڕازی نین ئەمە لادەن نقطەی نیزامی خۆی هەیە پێویست ناکات دەنگی لەسەر بدەین.
دوو مەسەلە زۆر گرنگە ئەوەی کە هەمووی بەیەکەوە ناخوێنرێتەوە بەش خوێنرێتەوە و دەنگی لەسەردرێ و بیرۆکەی خوێندنەوەی سێەم دروستە بێ ئەندامی پەرلەمانە بێ بزانێ بیرۆکەی خوێندنەوەی سێەم لە مناقەشەکردنی ئەم پەیڕەوە دروستە زۆر سپاس زۆر سپاس بەس فەرموو بەڕێز دکتۆر فرسەت بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە دکتۆرە ڕێواز گوتی تەواو پشگیری دەکەم ینی ڕێک ئەو قسانەی ئێمەیە ئێمە ئەو میکانزمە تایبەتە تەنها و تەنها بە مناقشەکردنی پەیڕەوی ناوخۆی ئێستا تەنها ئەو ڕۆژە بەکەڵکمان دێ ئەو وەرەقەیە کە دێین باسی پەیڕەوی ناوخۆ دەکەین تەنها ئەو بەکەڵکمان سەبارەت بەوەی حەست دەکەم زیاد لە لزوم ئەوەی مەسەلەی ئەگەر بابەتێکی گرنگ هاتە پێش ینی گەورە کرا مەوزوعەکە هەروەکو چۆن نەتان هێشت لە خولی تەشریعی پێشوش ئەو پەیڕەوە تەواو بکەین تەنها لەبەر ئەو خاڵە ئەگینە ئێستا ببووینە ساحیبی پەیڕەوێکی ناوخۆی نوێ تکایە باس ئەو پەیڕەوە چیتر نەکرێتە قوربانیەوەی بابەتی گرنگ ئەگەر پێتان باشە ئەو مادەی 6 وازەحە و هیچ ڕێگرتان لەبەردەستیە پێتان باشە مادەیەک ینی خاڵێکی تر ئیزافە دەکەین لە ناو ئێرە ئێمە بڕیارمان نەدایە سەرەتایەکی نوێی کاری پەرلەمانی بەیەکەوە دەست پێ بکەینەوە هەمومان هاوکار و هاوبەش بین و لەمە دو ئەو کێشە پرسە گرنگانە بەیەکەوە تاوتێ بکەین پێتان باشە مادەیەک لە ناو ئەو میکانزمە ئاماژە پێ دەدەین ئەگەر هەر بابەتێکی گرنگ هاتە پێش بەڕێکەوتنی فراکسیۆنەکان دەکرێت پەیڕەوی ناوخۆ قەتا بکرێت پێتان باشە ینی هیچ مشکلەمان نیە تکایە زیاد لەوە لە لزوم گەورەی بابەتەکە نەکەین و دەست پێ بکەین بە پەسەندکردنی خاڵەکانی ئەو میکانزمە مادام ئێمە بڕیارماندایە بەیەکەوە بابەتە گرنگەکان تاوتێ بکەین ئێستا کۆبوونەوەی 4 خۆڵی و 5 خۆڵی هەیە خەریکن لە یەکتر نزیکە بینەوە مادام وای هەر پرسێک بێتە پێش بەیەکەوە دەیکەین ینی خۆ بڕیارمان نەدایە ئیتر ئەو پەرلەمانە چیتر بەو تەشەنوجات و بەو دابەشبوونە بین بۆیە بە تەسەوڕی من ینی حەزمی شتەکە ئەوەندە نییە کە ئێمە چەندەمین جارە وا مناقشە دەکەین ئەو بابەتە گرنگە خۆ نامان خوات هاتە پێش ڕای دەگرین و ئەو بابەتە گرنگە تاوتوێ دەکەین و دەچینەوە سەر پەیڕەوی خۆمان باشە سپاس منیش هەر پێم وایە بەڕاستی ئەم گفتوگۆیە زۆر درێژەی کێشا پێویست ناکات ئەوەنە درێژ بکێشێت و پێم وا بێت هەم مادەی 6 معالەجەی کردووە هەم بڕگەی جیم لە مادەی لە خاڵی 6 ئەم میکانیزمانەش معالەجەی کردووە کە ئەڵێ ئەندامی باشت بەڕێز بارخان دەستە بینم بەس با قسەکانم تاوکەم بە یارمەتیت ئەڵێت ئەندامی پەرلەمان بۆی هەیە نوقتەی نظامی بگرێ خاڵی پەیڕەوی بگرێ بۆ داواکردن بۆ دواخستنی گفتوگۆ لەسەر بابەتێک یان بڕیاردان لەسەر گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دی یان ئاڵوگۆڕکردنی بەرنامەی کار کە مادەم ئەندامی پەرلەمان بۆی هەبێ داوای ئەمە بکەوە ئێستا ئەمڕۆ ئێمە دەنگی لەسرە دەین کەواتە هیچ ئیشکالێک لەمەیان نییە ئەسڵ ڕەگە پێویستیشی ئیزافەکردنی بڕگەیەکی تر نەبێ بەڕێز بەهارخان و کاگڕابوون دوان نقطە نظامی وەریانەگرین فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارێک ئاراستەی بەڕێست و لیژنەی کاتی ئەەکەم کە ئەم میکانیزمیان ئێستا لە ڕوانگەوەی کە کات کوشتنە یعنی ئێستا لە زیاتیەوەی پێڕەوی ناوخۆمان گفتوگۆ بکردایە بەمەوە خەریکین پرسیارەکەی من ئەوەیە تا ئێستا ئەم چەند خولە تەشریعیەی کە هێناومانە هەموو پرۆژە یاسا و بڕیارەکان بە پەیڕەوی ناوخۆی بەرکار ئیشمان لەسەر کردووە ئەوە خێرە ئێمە پەیڕەوی ناوخۆ چارەسەر ئەەکەین کە خۆی بۆ خۆی هەموو کێشەکان چارەسەر ئەکا و گفتوگۆکانمان چۆن بێ لە کاتی ئەوە میکانیزم دیاری ئەەکەین بۆ یعنی بۆچی بە بەرکارەکە ئیش ناکەین کە لە کاتێکە ئەمە ینی چارەسەری هەموو کێشەکانی تر ئەکا لە دوای یعنی لە دوای ئەم گفتوگۆی ئەم یاسایەوە چارەسەری هەموو ئەو کێشاناکە کە تا ئێستا بۆمان دروست بووە بەڵام لە کاتی قسەکردن لە چارەسەرا میکانیزمی نوێ و ئیسیسنا ئادەهێنینەکایەوە لە کاتێکا بۆ هەموو پرۆژە یاسا و بڕارەکانی کە پەیڕەوی ناوخۆی بەرکار بەرقەرار بوو سپاس باشە زۆر سپاس ئەمە وابزانم وەڵامت وەرگرت پێشتر پەیوەندی بەوە هەیە کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان 149 مادەیە بۆ ئاسانکاری لە گفتوگۆکردن لەسەر پەیڕەوی ناوخۆ و بۆ ئەوەی هەر بابەتێکی تریش کە پێویست بێت گفتوگۆی لەسەر بکرێت لە پەرلەمان بێتە ناو بەرنامەی کارەوە بۆیە ئەم میکانیزمانە دانراوە بەڕێز کاک ڕابوون معروف بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هاوڕام لەگەڵ بەڕێز دکتۆر فرسەت سۆفی کە دەکرێت بابەتەکە معالەجە بکرێ بە ئەوەی کە بڕگەیەک بدۆزرێت دیان زیاد بکرێ کە لە کاتی پێویستدا بابەتی مناقشەکردن لەسەر ئەم پرۆژەی پەیڕەوی ناوخۆی ڕابژیرە و بچینە سەر ئەو بابەتێکە پێشنیار کراوە
بەڵام تەنها بە یەک دەستکاریکردن نابێت بەڕێکەوتنی فراکسیۆنەکان چکەوە بابەتێکی سیاسی ئەو لەو حاڵەتە دەبێت بە دەنگدان لەناو هۆڵی پەرلەمان واتە وەکو ئەوەی پەیڕەوی ناوخۆی پێشبەرکار معالەجێ کردووە ئەو بابەتە پێشنیار دەکرێت سەرۆکاتی دەیخاتە دەنگدانەوە ئەگەر زۆرینەی بە سادەی زۆرینەی ئامادەبووان لە حاڵەتەکانی سابقی قانونی تەواوکار لەناو هۆڵی پەرلەمان دەنجیان بۆدا ئەو بابەتە مناقشەکردن لەسەر پەیڕەوی ناوخۆ ڕابگیرێ و بابەتی پێشنیارکراوە بێتە پێشەوە پەسەند دەکرێت. زۆر سوپاس. زۆر سوپاس. هیچ قسەیەکتان هەیە بە ڕێزان لە لیژنەی پەیڕە و وەڵامێکتان هەیە؟ مادە بە مادە بیخەنەوە بەس ئەو پێشنیارە هەبوو کە دوو خولەک بخەنە دەنگەوە گەردەنگی نێنە ئەو کاتە ئەگەڕێنەوە بۆ ئەو دەنگدانی پێشووترمان کە سێ خولەکە. بەڵێ سێکە هەیە مقتەنعن بە سێ؟ ئەی خەینە دەنگەوە خۆ گەردەنگی نێنە ئەوە سێ خولەک پێشتر خراوەتە دەنگەوە کەواتە سێ خولەکە. بەڵێ بەڵێ بەرگە بە بەرگە بەڵێ. کاک نازم نقطەی نظامی دەیە؟ بەڕێ سەرۆکی پەرلەمان وەڵا تەیری قسەکانی بەهارخان دەکەم مادەم هاتووە بە پەیڕەوی بەرکار وابزان چ پێویست بە و میکانیزمە ناکات و زۆر سپاس. باشە سپاس. ئەی خەینە دەنگەوەی تە بزانینە گەردەنگی هێنا ئەوە ئەبێتە میکانیزمی بۆ مناقەشەی پەیڕەو. فەرموو بەڕێز دکتۆر فرسەت مادە بە مادە بیخەنەرەوە بۆ بیخەینە دەنگەوە یعنی خاڵ بە خاڵ. بەڕێ سەرۆکی پەرلەمان پێشەوەی بیخوێنمەوە ئەگەر ئەندامانی بەڕێزی پەرلەمان قەلەقن لەوەی کە ئەو میکانزمە کێشەیان بۆ دروستەکە و ئازادی قسەکردنیان قەی دەکات تەنها سێ خولەکە کە با بڕۆین و هەمووی باوەکو خۆی بی و کە پەیڕەو چۆنە باوا بێ. نەنا بیخەنەرەوە ناتەبیعیە بیخەنەرەوە با دەنگدانی لەسەر کرد بیخەنەرەوە دەنگی هێنا دەنگ هێنێ دەنگی نێنە ئەوە پەسەند ناکرێت بیخەنەرەوە جەنابەت مادەم هەر ئەندامێکی پەرلەمان بۆی هەیە لەسەر هەر مادەیەک یەک جار قسە بکات و دەبێت لە ماوەی دوو خولەک قسەکانی تەواو بکات. چێ لەگەڵێتی؟ چلو حەو کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ دە کەس دژێتی کەواتە پەسەند کرا. بەرگەی دووەم پرۆژەی پێڕەوی ناوخۆ بەش دەخوێندرێتەوە ئەنجا مادە بە مادەی ئەو بەشەی بەپێی ڕیزبەندی مادەکان دەخرێتە گفتوگۆ. لە دوای تەواوبوونی گفتوگۆ لەسەر مادەکانی هەر بەشێک ئەنجا مادە بە مادە دەخرێتە دەنگدان و کامە ڕای زۆرینەی دەنگی هێنا بە پەسەندکراو دادەنرێت. باش چێ لەگەڵێتی؟ بەڵێ بەڵێ ئەو زۆرینەیە یعنی هەروەکو پەیڕەوە پێشوەکەیە بە دژ ئەکەوێت. بەڵێ تەواو باش باشە تەواو. دکتۆرە بەهار نقطەی نظامی؟ بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەوەی کاڵێ کامە ڕازۆرینەی دەنگی هێنا بە پەسەندکراودانرێ مادام وەک پەیڕەوە کۆنەکەی توانین هەر لای بینەوە بە مادە دەخرێتە دەنگدان وەکو پەیڕەوە کۆنەکەی وایە ڕاستە وای بەڕێزان تەواوانە سێ نەماقسۆتە دەنگەوە خات و گەشە ئەوە جارێکتر بیخەنەوە بۆ ئەوەی بەڵێ دوو فەرموو خات و گەشە. پرۆژەی پەیڕەوی ناوخۆ بەش دەخوێندرێت ئەنجا مادە بە مادە ئەو بەشەی بەپێی ڕیزبەندی مادەکان دەخرێتە گفتوگۆ لە دوای تەواوبوونی گفتوگۆ لەسەر مادەکانی هەر بەشێک ئەنجا مادە بە دەخرێتە دەنگدان. چێ لەگەڵێتی؟ چلو حەو کەس لەگەڵێتی کێ دژێتی؟
کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. خاڵی سێ هەر ڕایەک بۆ ئەوی بخرێتە دەنگدان دەبێ بەلایەنی کەم لەلایەن سێ ئەندامی پەرلەمان پشتگیری بکرێت. کێ لەگەڵێتی؟ سیونەوە کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ هەشت کەس دژێتی کەواتە پەسەند کرا. خاڵی چوار هەموو پەیڕەوی ناوخۆ بەیەکەوە دەکەوێتە واری جێبەجێکردن و دوای ئەوەی هەموو پەیڕەو دەخرێتە دەنگدان ئەنجا بە پەسەندکرا و هەژمار دەکرێت. ئەو نوێی بۆ ئیزافە ناکەن لێە هەموو پەیڕەوی ناوخۆی نوێ وانە بەڵە فەرموو. هەموو پەیڕەوی ناوخۆ بەیەکەوە دەکەوێتە واری جێبەجێکردن و خسمان بەشەکەی تری باش. هەموو پەیڕەوی ناوخۆی نوێ بەیەکەوە دەکەوێتە واری جێبەجێکردن و دوای ئەوە هەموو پەیڕە و دەخرێتە دەنگدان ئینجا بە پەسەندکرا و هەژمار دەکرێت. کێ لەگەڵێتی؟ نوێ پەیڕەوێکی تازەیە هەموارکراو نییە پەیڕەوێکی نوێ. پەنجاویەک کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. خاڵی پێنج ئەو پۆلێنکردنەی لەو پرۆژەی بەردەستان کراوە بۆ ئەو مادە و بەشەکانی ئەم پەیڕەوە دەکرێت لە دوای تەواوبوونی گفتوگۆ لەسەری لیژنەی پێرە و ڕیزبەندی بەش و مادەکان دابڕێژێتەوە. کێ لەگەڵێتی؟ نقطەی نظامی دکتۆرە بار. بەڕێسەرۆکی پەرلەمان پێشنیارەکەم ئەو پۆلێنکردنەی لە پرۆژەی نوێی پەیڕە و کراوە بۆ مادە بە مادە لە جیاتی بەردەستان دابێت. وایە ڕاست ڕاست. ئەو پۆلێنکردنەی لە پرۆژەی نوێی پەیڕەوی نوێ کراوە بۆ مادە و بەشەکانی ئەم پەیڕەوە دەکرێت لە دوای تەواوبوونی گفتوگۆ لەسەری لیژنەی پێرە و ڕیزبەندی بەش و مادەکان دابڕێژرێتەوە. کێ لەگەڵێتی؟ پەنجا و پێنج کەس دەڵێتی کێ دژێتی؟ یەک کەس دژێتی کەواتە پەسەند کرا. خاڵی شەش میکانیزمی وەرگرتنی خاڵی پەیڕەوی لە کاتی گفتوگۆکردنی ئەم پرۆژەیە تەنها لەو حاڵەتانەی خوارەوە دەبێت. ئەلف ئەگەر پێشێلی یەکێک لە مادە و بڕگەکانی دەستور یان یەکێک لە یاسا بەرکارەکان وتمان دەستور دابێن لێرە وانە یان یەکێک لە مادە و بڕگەکانی پەیڕەوی ناوخۆکرا لەگەڵ ئاماژەکردنی بە مادەکە. ب ئەگەر گفتوگۆکان لە بابەتی دانیشتنەکە دەرچوون. جیم داواکردن بۆ دواخستنی گفتوگۆ لەسەر بابەتێک و بڕیاردان لەسەر گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دی یان ئاڵوگۆڕ لە بەرنامەی کار. دال ئەگەر هەر ئەندامێک داوای ئاخاوتنی کرد لە ڕێگەی خاڵی پەیڕەوی بەڵام ئاخاوتنی خاڵی پەیڕەوی نەبوو سەرۆکی پەرلەمان دەتوانێت ئاخاوتنی پێ ببڕێت و لە کاتی دووبارەبوونەوەی لەو دانیشتە هەلێکی تری ناداتێ بۆ ئاخاوتن لە ڕێگەی خاڵی پەیڕەو. بەڵێ کاک عومەر نقطەی نظامی دەبوو؟
بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە لە پەیڕەوی ناوخۆ معالەجە کراوە من نازانم خاڵی ڕێکارەکانی وەرگرتنی خاڵی پەیڕۆ زۆر وازحە ئەزانی خێنە دەنگەوە پێم وایە بەم شێوە معالەجە نەکراوە کە لە بچەکردنی ئەندام پەرلەمانە بۆی هیچ قسە نەکا بەڕاستی بۆچی ئەندام پەرلەمان بۆی هەیە مادە بە مادە مناقەشە بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی پەیڕە و لە ناو پەیڕەوی ناوخۆی کار پێکراوی ئێستا هەیە و جەنابیشت ئەتوانی هەر کەسێک ڕابگری کە بە خاڵی پەیڕە کار نەکا ئیتر ئەمە زیادەیە پێم وابێت زۆر گرنگە ئەم خاڵە بمێنێ چونکە شێوازی مناقەشەکردنی ناو هۆڵی پەرلەمان ڕێکەخاوە ڕێکوپێکتریەکە پێم وابێت زۆر گرنگە یەکێک لە خاڵە گرنگەکان کە تیابێ فەرموو دکتۆرە ڕێواز بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێواز فایق من ینی کاک دکتۆر فرسەتی شمود بەو شێوەی لێ بکا بۆی ینی تەفسیری تر هەڵنەگرێ داواکردن بۆ دواخستنی گفتوگۆ لەسەر ئەم پرۆژەی پەیڕە و بڕیاردان لەسەر گفتوگۆکردن لەسەر بابەتێکی تر بۆی نەبێ بە تعدیلێکی عام تەنها ببێ بۆ ئەم لەم حاڵەتە ئەگەر دوای ئێمە بڕیارماندا حاڵەتی تری وها بێ لە ناو پەیڕەوەکە دەنگی لەسەر بدەین بەڵام ئێمە ئێستا ئەمەمان لەبەردەستایە و ترسمان هەیە وەخت زیاد زۆر بخایەنێ لەبەرەوە تەحدیدی کەین نەک هەر بابەتێک داواکردن بۆ دواخستنی گفتوگۆ لەسەر ئەم پرۆژەی پەیڕە و بڕیاردان لەسەر گفتوگۆکردن ئەو تۆزەی ئەبێ بە تعدیل با تعدیلێک بێت زۆر زۆر دقیق بێ و زۆر خاص بێ بەس بەم پرۆژەیە خۆی وایە یعنی ناکرێت خۆ بەرگە و مادەکانی پەیڕەوە کە پێش و پاش بکەین هەرە بێ مەبەست لەوە دواخستنی گفتوگۆ لەسەر پەیڕە بێ ڕەنگە ئەوە گونجاوتر بێ باڵە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە کە ئەو نەسا ڕێک ئەوەیە کە لە پرۆژەی پەیڕەوەکەدا هەیە نەقڵمان کردووە بە موقەتی ناومانە ئێرە داماناوە بۆ وەختێکی کاتی یعنی ئەو کاتێک کە ئەو نەسەمان نووسێ بە هیچ شێوەیەک مەبەسمانەوە نەبووە ئەوەی ئێستا لە ناو پەرلەمان قەلەقی لەسەرە و شتێک دێتە پێش مەبەسمان ئەوە بووە ینی نەسەکەمان وەکو خۆی گواستۆتەوە بە موقەتی لێرەماندانەوە دواتر دەبێت لەو لای هەر پەسەندی بکەین بۆیە ینی بە تەسەوڕی من هەروەکو خۆی کە هاتووە دەنگی لەسەر بدەین چونکە ئەوە نەسی پەیڕەوەکەی نەقڵمان کردووە مەبەسمان ئەو بابەتە نەبووە ئێمە باسمان کرد ئەو بابەتە دەکرێت لە ڕێگای مادەی شەشیش کە هاتووە عیلاج بکرێ ینی جارێکی تر بانەینەوە سەر ئەو گفتوگۆی کە تەواومان کرد بۆیە وەکو خۆی داواکەم دەنگی لەسەر بدرێت باشە وەکو خۆی خێنە دەنگەوە چێ لەگەڵێتی چلو پێنج کەس لەگەڵێتی کێ دژێتی نۆ کەس دژێتی کەواتە پەسەند کرا بەڕێزان ئەمە ئەبێتە بڕیارێک کە پەرلەمانی کوردستان دەریەکە چی پێم وابێ کۆتایی پیاد ئەمە بێتە بڕیارێک کە پەرلەمانی کوردستان دەریەکە بۆ میکانیزمی گفتوگۆکردن و پەسەندکردنی پرۆژەی پەیڕەوی ناوخۆی نوێی پەرلەمانی کوردستان باش ئێستا چینە سەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پرۆژەکە و مادە بە مادە بەش بە بەش ئەخوێنرێتەوە و مادە بە مادە ئەخرێتە گفتوگۆ و ڕای ئەندامانی پەرلەمانی لەسەر وەرەگیرە فەرموون بیخوێننەوە بەڵێ فەرموون بەشی یەکەم پێناسەکان مادەی یەک هەرێم هەرێمی کوردستان عێراق پەرلەمانی کوردستان عێراق سەرۆکی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەستەی گشتی پێک دێت لە سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان ئەندامی پەرلەمانی کوردستان دانیشتن کۆی گشتی ئەو کۆبوونەوانەیە کە لە ڕۆژێکدا دەبەسترێت خولی پەرلەمان ماوەی ویلایەتی پەرلەمان پەیڕەوی ناوخۆی پەرلەمان سەرۆک وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەندامانی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆک وەزیران و وەزیرەکان دەگرێتەوە پرۆژەی یاسا و بڕیار پرۆژەی ئەو یاسا و بڕیارانەیە کە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن یان دەسەڵاتی دادوەری بە مەبەستی دەرچواندن ئاراستەی پەرلەمان دەکرێت
پێشنیازی یاسا و بڕیار پێشنیازی ئەو یاسا و بڕیارانەیە کە لەلایەن دە ئەندام یان زیاتر بە مەبەستی دەرچواندن ئاراستەی پەرلەمان دەکرێت. کێ قسەی هەیە کێ ناوی خۆیان نووسێ بۆ قسەکردن؟ باش. سليم. برس كاك سلام محمود. بەڕێستەرۆکی پەرلەمان لە ڕاستیان من تێبینیم لەسەر قسەیەکی جەنابتان هەبوو کە ئەمەی کە لیژنەی کاتی پەیڕەوی ناوخۆ خستێتە بەردەست و پەسەند کراوەکو و چوارچێوەیە گیان میکانیزمێ کاری لەسەر بکرێ ناچێت چوارچێوەی بڕیارەوە چونکە بڕیار بە پرۆژە پێشکەشەکرێ ئەبێ بچێتەوە قایعەوە جەنابەت وتت ئەمە بڕیارە هیوادارم هەڵەی لەفزی بە ئەگینا نابێت وەکو بڕیار تەماشا بکرێ ئەکرێ وەکو پرەنسیپێک وەکو چوارچێوەیەک وەکوەوەی کە خۆیان ناوێناوە میکانیزم پەسەند کراوە بەڵام بڕیار نییە. بڕیارمان لێدا دەنگمان لەسەرداوە بەڕێز کاک سەلار دەبەرەوە وەکو بڕیارێک ئێمە پەسەندمان کردووە لە پەرلەمان بۆ میکانیزمی گفتوگۆکردن لەسەر پەیڕەوی نوێی بەڕێستەرۆکی پەرلەمان عەرزی جەنابەت کەم بە پێی پەیڕەوی ناوخۆ هەر مەسلەیەک بێتە بڕیارە بێ بە پرۆژە پێشکەش بکرێ بخرێتە بەرنامەی کارەوە لە وەقاعی کوردستاندا بنووسرێتەوە بەڵام ئەمە میکانیزمێکە بۆ بڕێوەچوونی کاروبارەکان جەنابەت وتی ئەمە بڕیارە بەڵگە بڕیار بێ لە ڕاستیدا ئەبێ ڕێوشێنی تری پێ بگرێتە بەر پێم وایە ئەو بۆچوونە لەگەڵ پەیڕەوی ناوخۆ ناگونجێ. بەڕێز کاک سەلار پێم وابێت جەنابی شێتر ئاگاداری ئەوەی کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و هەمواری پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە هەموو جارێک بە بڕیار دەرچووە لە پەرلەمان بە بڕیار دەرچووە پێویستی بە خوێندنەوەی یەکەم و پێشکەشکردنی پرۆژە نەبووە. هەمواری پەیڕەوی ناوخۆ پێویستی بە پێشکەشکردنی پرۆژە نەبووە. بەڕێز کاک قادر وەتمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەرنجم لەسەر پرۆژە یاسا و بڕیار هەیە دیارە لێرەدا سەرۆکی دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی دادوەری مافیەوەیانەیە کە پرۆژە یاسا و بڕیار پێشکەشکەن کە پێویستە هەیان بێ بەڵام ئەوەی کە ئەندامی پەرلەمان پێشکەشی دەکا پێشنیازە من تێدەگەم لەوە کە پێویستە فلتەر هەبێت و لە ئێستاشدا فلتەر هەیە بەڵام ئەندامی پەرلەمانیش و ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمان درک بۆ دەکەن کە پرۆژە یاسا یا پرۆژە بڕیار بۆچی پێشکەش دەکەن و ئامانجیان چییە بۆشایی یاساییە یاخود تعدیلە و ئەگەر ڕەبتی بە پابەندبوونی دارایی هەبوو ئەوش دەزانین کە پێویستی بە ڕەزامەندی حکوومەتە. بۆیە لە ڕاستیدا من پێشنیار دەکەم کە وا دابڕێژێتەوە پرۆژە یاسا و بڕیار ینی ئەو پرۆژە یاسا و بڕیارانی کە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن یا دەسەڵاتی دادوەری یان دە ئەندام یا زیاتر بە مەبەستی دەرچواندنی ئاراستەی پەرلەمان دەکرێت واتە دە ئەندام یا زیاتریش مافی پێشکەشکردنی پرۆژە یاسایان نەبێت نەک ئەوەی کە دە ئەندام یا زیاتر پێشنیازی پرۆژە بکەن یا پێشنیازی بڕیار بکەن چونکە لە ئێستاشدا ئەو فلترانە هەن لیژنە تایبەتمەندەکان لیژنەی یاسایی و سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر پێویست نەکا لیژنەکان ڕاناسپێرێ و ئەگەر ئامانجی پرۆژەکان ناڕوون بێ یا لەگەڵ واقعدا نەگونجێ ئەو کاتە لیژنە تایبەتمەندەکان لیژنەی یاسایی کاری لەسەر ناکەن و راپۆرتی لەسەر ئامادە ناکەن بۆیە ئەو فلتەرە لە ئاساسدا هەیە. زۆر سپاس. باشە سپاس. بەڕێز کاک بێسوون فایق. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لە پێناسەکان مادام ئەندام پێناسەکراوە و دەستەی گشتیش پێناسەکراوە کە پێک دێت لە سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان باشتر بوو پێناسی فراکسیۆنیش لێرەیە بکرایە فراکسیۆن لە مادەکانی دواتر لە بڕگەکانی دواتر باس کراوە بەڵام بەڕای من لە فەقەرەی پێناسەکانە جێگەی فراکسیۆنیش بکرایەتەوە وەکو پێناسەیەک. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک بەهزاد دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانێ من سێ تێبینی هەبین ئێک وەکی عورفێکی لەوەتی ئەمە بەستەوان دەستەوە ژێن خۆرێ مانێن بەرامبەر ئەوە بێتە ئیڵافەکردن دەست پێکێ. دوو دەستەی سەرۆکاتی بژنێ دەستەی سەرۆکاتی پەرلەمان کە بریتین لە سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سکرتێری پەرلەمان. سێ فراکسیۆن منیش پشتگیری وێ ڕێیەکەک بیستونت کەم بەس ئەف وێ تعریفێ بیت وێ پێناسێ
فراکسیۆن کۆی گشتی ئەندامانی پەرلەمان سەر بە یەکێک لە سەر لیستە سەرکەوتووەکان لە هەلبژاردننی گشتیدا یان سەر بە چەند لیستەکەن کە هاوپەیمانیان نیواندا ئەنجام داوە چونکە یعنی یەکەم سەحکەینێ هەر وەکی چاوە دەستەی گشتی هاتیە پێناسەکردن لە بەشی دەهەیە بەحسی بە هەرسێ دەستەوەژات یەکردن فراکسیۆن ئۆپۆزیسیۆن و دەستەی گشتی لێرە فراکسیۆن پێویستە بێتە پێناسەکردن وەکی مامەژە پێکرێت سپاس باشە سپاس بەڕێز دکتۆر سرود سەلیم بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دەستەی گشتی پێشنیار دەکەم ببتە پێک دێت لە دەستەی سەرۆکاتی لەبرەوە لە سەرۆکاتی بەتەنێت تعریف نەکرایە دەستەی سەرۆکاتیمان هەیە ئەوەی دووەم پرسیارم هەیە کە دەڵێ ئەندامانی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆک وەزیران و وەزیرەکان دەگرێتەوە لێرە هەندێک هەیئەمان هەیە دەستەمان هەیە بە پلەی وەزیرن ئەوانش ئایا لێرە دەگرێتەوە یان ئەگەر دەگرێتەوە دەبێ ئیزافە بکرێتەوە ببتە وەزیرەکان و هەیئەکان دەگرێتەوە زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک عومەر عنایەت بەڕێز سەرۆکی پەرلەمان نازانم من آخر کەسم نانا دوای چکە سەرنجێکم هەیە لەسەر ئەو پشتگیری سێ کەسەکە یعنی بۆ نمونە من ئەگەر ئێستا آخر کەس بم کێ پشتگیری مەکە ئەگەر ڕێیەکەشم باش بێ کەواتەوە هەڵەیە یعنی تۆ بڵێ سێ کەس ئەبێ پشتگیری بکە من ماقەبلە ئەخیرم یان ئەخیرم کێ پشتگیری منەکە من بۆیە لەگەڵ ئەوە نەبووم یعنی مەفروضە کە ڕێگەمان بدەن قسە بکەین زۆر سپاس بۆ جەناب دوو سەرنجم هەیە لەسەر بابەتەکە ئەنجومەنی وەزیران پێک دێت لە سەرۆکی ئەنجومەنی ئەوش هەر لەوەیە یعنی سەرۆکی ئەنجومەن سەرۆکە بەڵام ئەندامیشە لە ئەنجومەنی وەزیرانە ناکرێت سەرۆک ئەنجومەنی وەزیران دەربێنی لەوە وەرزی پەرلەمان تعریف نەکراوە خولەکە تعریف کراوە بەس وەرزەکە تعریف نەکراوە وەرزی پەرلەمانیشمان هەیە وەرزی تەشریعی فەصل تەشریعی ئەوە هیوادارم لێم وەرگرن برادرە پشتگیری بەڕێز کاک قادرەکەم من پێم باشە پرۆژە یاسا و بڕیار پرۆژەی ئەو یاسا و بڕیارانە کە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن یان دەسەڵاتی دادوەری یان دە ئەندامی پەرلەمان بە مەبەستی دەرچوانی ئاراسی ئەوە وای لێ بکرێ و ئەوەی پێشنیازی یاسا و بڕیار داببرێ و بەو ئەندام پەرلەمانەوە حالەکرێ و زۆر سپاس زۆر سپاس کاک سەرکەوت سەرحەت بەڵێ سەرۆکی پەرلەمان دیارە لە سەرۆکە باسەکە لە سەرۆکی پەرلەمان پێویستەکە پەرلەمان کوردستانی عێراقی پێوە بێت دیارە دەستەی سەرۆکایەتی کوردستانی عێراق بە هەمان شێوە ئەندامانی پەرلەمانی کوردستانی عێراق دانیشتن کۆی گشتیە و دانیشانە پێم باشە هەندی کۆی دانیشتنینە ئاسایش باس کرد لەوان دانیشتنە ئاسایشەکەی لە کاتی خۆیان پەیڕۆی ناخۆی کوردستانی عێراق دیارە بنسە پرۆژه یاسا ئەوانەی کە پرۆژه یاسا و پرۆژه یاسانەی بڕیارانەی کە لەیان دەسەڵاتی جێبەجێکردنیان دەسەڵاتی دادوەری ئاراستەی پەرلەمان دەکرێت پێویستەکانی لایەن سەرۆکی هەرێمیش ئەتوانێت و پرۆژه یاسانە تەقدیم کە یان ژمارەیەکی یاسایی پشتگیری بەدەکا قادر و کاک عومەر عنایەتیشەکەم لەو بوارانەدا و زۆر سپاس زۆر سپاس خاتو بێگەر دەرشات بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتیوانی برای بەڕێزم کاک قادر ڕەزی و مامۆستا عومەر دەکەم لە پرۆژه یاسا و بڕیار پرۆژەی ئەو یاسا و بڕیارانەی کە لەلایەن لانی کەم دە ئەندامی پەرلەمان بتوانێت پێشکەشی بکە لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی دادوەری باشە سپاس بەڕێز کاک ئەنوەر قادر بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری قسەکانی بەڕێز کاک عومەر عنایەت دەکەم سپاس باشە سپاس بەڕێزان سەرۆکۆن کاک ڤەمان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پێش ئەوەی بێمە سەر مادە یەکەم لە یاسا شتێکەیە تەساویە مثلا ئەگەر تۆ بێ دەستکاری لە دستورا بکەی دەبێتم بە دەستور بیکەی ئەگەر دەستکاری لە یاسایەکی عادی بکەی دەبێت بە یاسای بیکەی ئەگەر لە بڕیارە بکەی بە بڕیار بکەی کەواتە یەک نموزەج لە هەموو دنیا هەبوو دەستکاری یاسایەکان دەکرد بە بڕیار ئەویش مەجلیسی قیادەی سەورە بوو کەواتە سەرنجەکەی کاک سالار زۆر لە جێخۆیدایە ناکرێتن تۆ بە پێی بڕیارێک تەوقیفی پەیرەوی ناوخۆ یان یاساکانی بەرکار بکەی ئەویش یاسای هەڵبژاردنە چونکە هەندێک لاو خاڵانە تێدایە سەبارەت بە مادە یەکەم من یەک سەرنجم هەیە لەسەر ئەوەی هەموو شتێک لێرەدا پێناسا کراوە ئیزافەتەن ئەوەی کە کاک عومەر باسی وەرزی گرێدان کرد کە ئەوەی زۆرۆرە
تەنیا فراکسیۆن نەبێتن فراکسیۆنیش بردیانە مادەی 124 کەوا پێم وابێ گرنگترین شت لەناو پەرلەماندا پێناسە بکرێتن لە مادە یەکەما بێتن دەبێتن فراکسیۆن بێتن ڕەنگە خلافی لەسەر پێناسەی فراکسیۆنیان ئالیەتی ئەوەی هەڵبژاردننی فراکسیۆنان ئەندامان لە ناو فراکسیۆندا خلافیان هەبێتن بەڵام دەکرا ئەو خلافە بێنێتە ئێرە و بە دەنگدان ئەوە یەکلای بکرێتن و سپاس زۆر سپاس بەڕێز دکتۆرە ڤالە بەڕێز سەرۆکی پەرلەمان دوای دەستخۆشی لە ئەندامانی لیژنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ من تەئیدی ئەو ڕایە دەکەم کە لە ناو پرۆژەکەدا هاتووە بەوەی کە پرۆژە یاسا و بڕیار لە پێشنیازی یاسا و بڕیار جیا کراونەتەوە لەبەر ئەوەی کە هاتووە و داڕێژراوەتەوە ئەوە پەیڕەو دەکرێتن لە پەیڕەوی ناوخۆی پەرلەماناتی دووەلی زۆر متەقدم ئەڵمانیا یەکێکە لەوان و سوید یەکێکە لەو دەوڵەتانە و هەروەها لە عێراقیش بە پێی بڕیاری مەحکەمەی ئیتیحادی ئەو بابەتە حەل کراوە بۆیە من داوا دەکەم وەکو خۆی هاتووە ئاوا پەسەند بکرێ زۆر سپاس زۆر سپاس بەڕێزان سەرۆک و ئەندامانی لیژنەی کاتی پەیڕەو فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشێکی زۆر لەو ڕایانەی کە باس کرا ئێمە دەکرێت پێی وەربگرین دواتر ئەوانش کە تێبینیمان هەیە قسەی لەسەرەکەین ئەوانەی کە دەکرێت سەبارەت بە پێناسەی فراکسیۆن دەکرێت بینینە ئەوەل بەڵام جارێ مناقەشەی ناکەین لەبەرەوەی لە کاتی خۆی دێن بزانین لە چەند ئەندام پێک دێ و ئەوانە بەس دەکرێت بڵین فراکسیۆن پێک دێ لە ناو بۆشایی لە ناو قەوس بێتە لێرە دای بنین لە سەرەتا ئێمە ڕاوێژشمان کرد مانەعمان نییە فراکسیۆن بینین لێرە پێناسەی بکەین بەڵام چ پێناسەیەک ئەو کاتی کە ڕێککەوتین ئەو پێناسەیە نەقلەکەینە ئێرە بەس ئەو کاتی کە مناقەشەمان کرد و ڕێککەوتین ئەمە یەک سەبارەت بە وەرزی یاسادانانیش دیسان مادەیەکمان هەیە هێشتا یەکلا نەبووینەوە وەرزی یاسادانان دوو ڕای لەسەرە ئایا لە دوو وەرزی یاسادانانمان هەبیان ینی سێ ئەو کاتی کە ڕێککەوتین دیسان ئەویش دەکرێت بهێنین لێرە پێناسەی بکەین ئەوەی کاک سرود سەلیم باسی کرد دەستەی سەرۆکایەتی ئێمە پێمان وایە پلەی وەزیر ناگرێتەوە دەیکەینە دەستەی سەرۆکایەتی ئەوە کە جەنابەت گوتت لە جێگای خۆیەتی کە نووسیمانە سەرۆکایەتی دەیکەینە سەرۆکایەتی بەڵام سەبارەت بە پرسیارەکەت ئەندامانی ئەنجومەنی وەزیران ئەوەی کاک عومەر عنایەتی گوتی ڕاستە سەرۆک وەزیرانی بۆ زیاد دەکەین جێگری سەرۆک وەزیران وەزیرەکان دەگرێتەوە ئەوانە ناگرێتەوە کە پلیان وەزیرە یان سەرۆک دەستەکانن سەبارەت بەوەی کاک سەرحەد باسی کرد پێم وایە ڕاستە دەبێ عراقیشی بۆ زیادکەین پێم وایە دانیشتنی نائاسایی پێویست ناکە تعریف بکرێت ئەوەی کە مناقەشەی زۆر هەڵدەگری ئەگەر ڕخسەت بدەن لە ماوەی دووسێ دەقە ڕوونکردنەوەیەک لەسەر پرۆژە یاسا و پێشنیاز یاسا بدەین بەڕێزان مەبەست لە ناو پرۆژەکەی کە لە بەردەستاندایە کە ئەڵێن پێشنیازی یاسا دە ئەندامی پەرلەمان ئەتوانێت پێشکەشی بکە هەمان ئەو حەقەیە کە حکوومەت هەیەتی لە پرۆژە یاسا بەڵام تەنها جیاوازیەکە لە تەسمیەیە لێک جیاکردنەوەیە عرفێکی پەرلەمانی خۆ ئێمە دامان نەهێنایە هەرچی لە ناو ئێرە نووسراوە لە بەردەستی ئەوەیە ئەمە وەکو لە مقدمەکەش کە لە فەسڵی تەشریعی ڕابردوو خوێنمانەوە گوتومان سەردانی سویدمان کرد 5 ڕۆژ لەوێ ماینەوە 21 پەیڕەوی وڵاتانی دنیا ڕۆژانە لە بەردەستمان بۆ کە کۆبوونەوەی پەرلەمانمان کردووە دامان ناوە لە پێشی خۆمان و بە پشتبەستن بەو قرارەی کە محکەمە ئیتحادی کە دکتۆرە ڤاڵا باسی کرد و بە پشتبەستن بەو سیستەمە پەرلەمانیانی بەتایبەتی کە لە سوێد بینیمان ئەوان پێشنیازی یاسا زیادەکەنەوە لە پرۆژەی یاسا ئەوەش لەبەر ئەوەی پرۆژەی یاسا یەکسەر دێخوێنەوەی کەمی بۆ دەکرێت لەبەر ئەوە نییە ئەفزەلیەتمان داوەتە حکوومەت بە هیچ شێوەیەک بەو شێوە نیە لەبەر یەک سەبەبە لەبەر ئەوەیە پرۆژەی یاسا کە لە حکوومەت دێ بە مەجلیسی شورا دادێ لە مەجلیسی شورا کۆمەڵێک خەڵکی قانونی و حاکم و قانونزانی تێدایە لەوێدا فلتەری دەکەن پێیدا دەچن واتە ئەو پرۆژەی کە لە حکوومەتیش دێ فلتەر دەکرێت لەلای چێ لەلایەن مەجلیسی شورا فلتەر دەکرێت ئەوەی تر کە جیامان کردوتە ناومان لێنایە پێشنیازی یاسا و بڕیار کە لەلایەن ئەندامی بەڕێزی پەرلەمانەوە پێشکەش دەکرێت یەک جیاوازی هەیە ئەویش ئەوەی لە جیاتی بچێتە مەجلیسی شورا دێتە لیژنەی قانونی لیژنەی قانونی کۆمەڵێک خەڵکی تێدا تەمان دەبی قانونی بن ئەوانە پێی دەدەچنەوە ئایا ئەو پرۆژەیە بۆشاییەکی یاسایی پڕ دەکاتەوە ئەو پێشنیازە تەنها ئەوەیە خۆ حەقی نییە بڵێت لە خۆیەوە بەبێ ئەوەی
مبرراتی قانونی هەبی بڵێ ڕەڤز نە تحدیدمان کردووە کۆتوبەندمان کردووە صلاحیاتی لیژنەی قانونی گوتومانە یەک ئەگەر دەبی فەراغێکی قانونی هەبی پڕی بکاتەوە ئەگەر مەسەلەن بۆ نمونە لەوانەیە پرۆژە پێشکەش کرا لەو پەرلەمانەی لە ئەساسا لە 93 پرۆژە هەبووە قانون هەیە لە پەرلەمان بەڵام پێشکەشمان کردووە ئاگامان لێ نەبووە یەک دوو ئایا ئەو پێشنیازی یاسایی کە پێشکەش کراوە پارە لەسەر حکوومەت دروست دەکات خۆ لە هەموو پەرلەمانی نیزامی پەرلەمانی و کە هەمومان داوای نیزامی پەرلەمانی دەکەین ئەگەر گیرفانی حکوومەت تۆ نەزانی چەندی تێدایە تۆ ناکرێ لە خۆتەوە لە پەرلەمان بڕیار بدەی بڵێ ئەو پارە لەسەر حکوومەت دروست دەکەم لیژنەی یاسایی بڕیار ئایا ئەو تعدیلەی پێشکەش کراوە فعلەن ینی پێویستی پێیە کۆمەڵێک فلتەرمان دانایە کۆمەڵێک خاڵ على سبیل الحصر دامان ناوە یعنی یەک دوو سێ لیژنەی یاسایی لەو خاڵانە سەیرەکە ئەوەی تێدایە ئەگینا پرۆژەکە دێتە پێشنیازەکە دێتە ناو هۆڵی پەرلەمان خوێندنەوەی بۆ کرێ وەکو ئەوەی کە لە حکوومەت دێ ئەدی ئەگەر بێت و ئەو ئەندامە هەستیان بەوە کرد کە لەلایەن لیژنەی یاساییەوە کە ڕەڤزی پرۆژەکەیان کراوە با بڵێن دیقەت نەکراوە بۆیان هەیە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان تەعنی لێ بدەن ئەگەر سەرۆکایەتی پەرلەمانیشیان ڕێیەکەی ئەوانیشیان بەدڵ نەبوو زانیان حیادی نییە بۆیان هەیە لەلایەن دەستەی گشتی تەعنی لێ بدەن ئەگەر لە دەستەی گشتیش بەدڵیان دویان هەیە لە پەرلەمان تەعنی لێ بدەن یعنی ئەندامی پەرلەمان کۆمەڵێک ڕێگای تەعنیان لە بەردەستدایە کە بتوانن جارێ لە هەموو حاڵەتەکان حەقی خۆیانە پێشنیازی یاسا و بڕیار پێشکەش بکەن پێشنیازی یاسا و بڕیاریش هیچ فەرقی نییە مطلقاً لەگەڵ پرۆژە هیچ فەرقی نییە تەنها تەسمیەکەیە بۆ لێکجیاکردنەوەیە بەڵام ئەگەر لە تەسمیە گومانتان هەیە و قەلەقتان هەیە دەبی پرۆژە بی بەڵام دەبی فلتەرەکان لە ئەندام هەردا بندرێ ئەگینا ئێمە کۆمەڵێک شتمان هینە ناو هۆڵی پەرلەمان لە شێوەی مەقالە نووسی بوومان یەکێک لە شەرتەکان چێ دەبی لە ڕووی شکلیەوە وە قانون بچی ئەوەی ئەندامانی پەرلەمان پێشکەشەکەن واتە لەسەر ئەساسی مادە و بڕگەڕێک خراپی بۆیە من پێم وایە ئەمە لە بەرژەوەندی کەس دانیە لە بەرژەوەندی پەرلەماندایە ئەوەی ئێمە دامان ڕشتووە لە بەرژەوەندی خۆماندایە بۆ ئەوەی شتێک وعد نەدەی نەهینە ناو هۆڵ کە پێمان نەڕوە مەسەلەن تۆ دەی پرۆژەیەک پێشکەشەکەی لە ئیعلام ئیعلانی دەکەی 2 ملیارد دلار دروست دەکاوە دواتریش لێرە دەکەوی وەکو ئەوەی کۆمەڵێک بڕیارمان دەرکرد بۆیە ئێمە پێمان وایە ئەوە کارەکانی پەرلەمان تەنظیمتر دەکا و ئەوەی تریشان تەنها مەجلیسی قەزا یعنی سوڵتەی دادوەری ئەو پرۆژانە پێشکەشەکە کە پەیوەند بەخۆیەوە هەیە دەسەڵاتی نییە مەجلیسی قەزا پرۆژە پێشکەشکە پەیوەندی بە شوێنی ترەوە هەیە ئەوە ڕوونکردنەوەی ئێمە بوو لەسەر پرۆژە یاسا و پێشنی بە ئەندامانی لیژنەکە قسەی خۆیان بکەن دوایی دەفەت بێەوە ژەدەین کە قسە بکەن بەڕێز دکتۆرە بەهار بەڕە سەرۆکی پەرلەمان پشگیری تەواوی قسەکانی کاک دکتۆر فرسە دەکەم بەس یەک سەرنجم هەبوو ئێمە کە هاتوین پێناسەی سەرۆک وەزیرانمان بەجیا کردو لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی وەزیران طبعاً ئەم مادەی پێناسەیە بوو ئەوەیە کە لە ناو پەیڕەوەکەیە لە هەر شوێنە ناوت هێنا وتت ئەندامانی ئەنجومەنی وەزیران تۆ بزانی مەبەستت لەکێ بۆی ئێمە کە ناومان دێنا هەمیشەمان و سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی وەزیران ئەو قسەی هاتە پێشەوە ئەی جێگر لەکوێیەکە ئەڵێ ئایا ئەندامانی ئەنجومەنی وەزیران جێگری ژەگرێتەوە ئەو پێناسەیە لەوە سەرچاوی گر بۆیە ینی پێناسەکە وەک خۆی بخرێتە دەنگدان باشە پێشنیاز و پرۆژە یاساژ من پێشنیارەکەم لێرە پێناسەیە باوەکو خۆی پەسەند بکرێ با بچینە سەر ئەوەی کە باسمان کردو پێشنیاز چییە و پرۆژە یاسا و بڕیار چییە بەو ڕوونکردنەوانەی کە کاک دکتۆر فرسەتیش پێشکەشی کردووە دڵنیام ئەندامانی پەرلەمانیش خوێندویانەتەوە ئەو کاتە ئەگە بڕیار درا پێشنیاز لا ببرێ وەک خۆی لێ بکرێتەوە ئەو پێناسەیە لێرە ئۆتۆماتیکی لا بێ بۆیە لێرە من پێشنیازەکەم هیچ حکومێکی لەسەر نییە مجرد پێناسەیە باوەک خۆی لا نەبرێ لابرنەکە هەڵبگیرێ بۆ ئەو کاتە بەڵێ لە سپاس بەڕێز دکتۆرە بەهار مادەی 90 لە پەیڕەوە نوێیەکە پێشنیازی یاسا و بڕیاری ڕێکخستووە طبعاً منیش پشتگیری ڕای لیژنەکەم کە پێویستە کات فلتەر هەبێ بۆ پرۆژە یاساکان بەڵام لە هەمان کاتیشە پێویستە کات زەماناتیش هەبێ بۆ ئەندامانی پەرلەمان کە پرۆژەیەک بە ڕێکاری یاسایەکانی خۆی هاتووە لە ڕووی شکڵەوە دقیقە کێشەی نییە نەتوانرێت لەسەر میزاجی شخصی ئەو پرۆژە یاسایانە وەلا بنرێت ئەوە پێویستی بەوە هەیە کە زەماناتیش بۆ ئەندامانی پەرلەمان دیاری بکرێت کە ئەوە ئەکرێت دوایی کە مناقەشەی پرۆسە یاسادانان لە پەرلەمانەکەین بۆ لە مادەی 90 و مادەکانی دواتری مناقەشەکەین ئەو کات ئەو زەمانانە ئەو گرنتیانە بۆ ئەندامانی پەرلەمان دەستەپەر بکرێت لە ڕێگای
ڕاو سەرنجی ئەندامانی پەرلەمان. بەڕێز کاک عومەر عنایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز کاک دکتۆر فرسەت باسی ئەوەی کرد کە ئێمە ئەتوانین ئێستا فراکسیۆن دابنێن دواتر تعریفەکەی بێنینەوە و بەهارخانیش باسی ئەوەی کرد باسی مەسەلەی پێشنیازەکەی کرد کاتی ئێمە دەنگمان لەسەر ئەمەدا ئیتر ناتوانێت دەستکاری بکرێت. ئەمە قابلی قبول نییە تۆ بێ جاریشکە دەستکاری ئەو بەندە بکەیت دەنگی لەسەر و تەسبیتە بێ لەبەرەوە دژی پەیڕەوی ناوخۆشە کۆنەکەش و ئەمە ئێستاش سەبارەت بە پێشنیاز و پرۆژە یاساش ئێمە ئەزانین تەحسیل حاصلە هەر پرۆژە یاسایەک مردوداتی مالی هەبێ ئەگەرێتەوە بۆ حکوومەت یان حتا ئیداریشی هەبێ بۆ نمونە ئێمە پرۆژەی ڕزیاسای ڕێگری لە تاجاوزات سفەی استیعجاریشمان بۆ گرت ناتمان بۆ حکوومەت 3 مانگە لەوێ کەوتوتە مەقبەرەی پرۆژەکانەوە بۆ هەندێک پرۆژە بە شەو ڕۆژە بڕیاری لێدەن بەڵام بۆ پرۆژێکی واگرنگ زۆر بەداخەوە 3 مانگە لەلایەن نەنێراوە لەبەرەوە من داوا ئەکەم ئەندامی ئەندامی پەرلەمان بۆی هەبێت پرۆژە یاسا پێشکەش بکە و بخرێتە ناو ئەم پەیڕەوە و هەرچیشی مردودی مالی هەیە یان پەیوەندی بە حکوومەتەوە بنێرێ بۆ حکوومەت. زۆر سپاس. باشە سپاس. بەڕێز خاتوپەرۆ عەلی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، منیش هەمان ڕای کاک عومەرم هەبوو بلەوەی کە ئەگەر ئێمە ئێستا پێناسەی فراکسیۆن لێرە دانین و چاوەڕێ دەنگدانی لەسەر بکەین دواتر شەرحەکەی لە کاتی خۆیان بهێنرێتەوە ئەمە دژی پەیڕەوی ناوخۆ و ناتوانین جارێکی تر ئیزافەی بۆ بکەین. زۆر سپاس. باشە سپاس. بەڕێز کاک سەلار مەحموود. بەڕێز سەرۆکی پەرلەمان، مەسەلەیەکی گرنگ لە مادەی یەکەمدا هەیە ئەویش پەیوەستە بە مافی پەرلەمانتار و چەسپاندنی سیستەمی پەرلەمانیش لە کوردستانە کە هەموو لایەک ئێستاکە لە کوردستانە ئیدعای چەسپاندنی سیستەمێکی پەرلەمانی ئەکا ئەبێ پەرلەمانی کوردستان لە تەشریع لە پێشکەشکردنی پرۆژە یاسا دەستکراوە بێ ناکرێ قووەتی قانونی پەرلەمانی کوردستان هاوشانی دەستەیەک بکرێ کە بەڕێوەبەرێک ینی سەرۆکی دەستەکە پلەی بەڕێوەبەری عامی هەبێ دە ئەندامی پەرلەمان لە پاڵ دەستەیەکا کە سەرۆکی دەستەکە پلەی مدیری عامە بۆیە ئەم خاڵێکی تەواو جەوهەریە هیچ تەناقض لەگەڵ هیچ سیستەمێکی دنیا ناکە ئەگەر پەرلەمانی کوردستان و بە ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان حەقی پێشکەشکردنی پرۆژە یاسایان هەبێ ئەم حەقا لە ماوەی 23 ساڵە حەقێکی مکتەسەب بووە لەم پەرلەمانە پەرلەمانتار تەبەنی کردووە ناکرێ ئێستا لێ بسەندرێتەوە لەبەر ئەوە ڕامایە ئەمە خاڵێکە ئەبێ پەرلەمانتاران دیقەتی لێ بکەن لە نێوان پێشنیازکردنی پرۆژە یاسا و پێشکەشکردنی پرۆژە یاسا جیاوازیەکی زۆر هەیە و خۆشتان دەقەکە بخوێننەوە کە لەگەڵ دە ئەندامی پەرلەمانی کوردستانە باسی دەستەکان دەکات لەبەر ئەوە پێم وایە ئەبێ هەم سەرۆکایەتی پەرلەمان لەمەدا پشتیوانی قووەتی قانونی پەرلەمانتاران بێ هەم خودی لیژنە بە ڕێژەکە سوپاسدانەکە. بەڕێز کاک سەلار بەڕێز دکتۆر فرسەت دەستە بینم بەس ئەوەی کە لە بەردەستی منەوە نییە ئەوەی کە جەنابەت باسیەکەی پێشنیازی یاسا و بڕیار پێشنیازی ئەو یاسا و بڕیارانەی کە لەلایەن دە ئەندام یان زیاتر بە مەبەستی دەرچوانن ئاڕاستی پەرلەمان دەکرێن. ئەوەی کە لای منە نازانم ئەوە تکای ڕوونکردنەوە بن بەڕێزان دوای لیژنەی پەیڕە و باکە قادر وتمانیش بکە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لەسەر ئەو خاڵا وتمان پێویستە فلتەرە بێ و ئاماژەشمان بۆدا کە ئەندامی پەرلەمانیش درێک بۆ واقعە دەکاکە کە پرۆژە بۆ پێشکەش دەکا و ئامانجی لە پرۆژەکە چییە و پێویستە فلتەر هەبێ بەڵام بە پرۆژە یاسا دە ئەندامی پەرلەمان یا زیاتر مافی پێشکەشکردنی پرۆژە یاسایانە بێ پێشنیازی یاسا و بڕیار لا ببرێ ئەمە ڕاستە لە پەرلەمان لە کۆمەڵێک لە پەرلەمانی دنیادا هەیە واقعە بەڵام لاما کاتیشدا ناکرێ ئەمە تەناقوز دروست دەکا و لاما کاتدا پێشێلی پرۆژەی ژمارەی یاسایی پەرلەمانتاران دەکرێت لە داهاتوودا و بەرتەسکردنەوەی پرۆژە بەڕاستی پێشکەشکردنی پرۆژە بەرتەسک دەکرێتەوە بۆیە دەکرێت لە مادەی 90 کە باس لە دانانی فلتەر دەکا فلتەرەکان دابنرێن بەڵام پرۆژە بێ نەک پێشنیاز بێت و هەر لەو پەیڕەوەدا هەر لە ئەنجامی هەمواری ئەم پەیڕەوەش باس تەنانەت لە ڕەتکردنەوەش دەکرێت بۆیە بۆ ئەوەی هیچ ئاستەنگێک نەبێ لە ڕاستیدا پێویستە پرۆژە بێ نەک پێشتە چونکەمە ئاماژەمان ئەو ڕوونکردنەوەی بەڕێز کاک دکتۆر فرسەت باسی کرد ڕاستە بەڵام ئێمە لە کاتی قسەکردن لەسەری ئاماژەمان یەک بە یەک پێدا بۆ خاڵن. باشە سپاس. بەڕێز دکتۆر فرسەت سۆفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەوەی کە بەڕێزان فەرمیان ئایا دەکرێت مەسەلەی فراکسیۆن و پێناسەوە ئێمە ئەڵێن کە چوینە سەر فراکسیۆن ڕێککەوتین دەکرێت لەوێش کە دەخێنێ دەنگیان بڵێن دەیبینە پێناسە زۆر ئاساییە خۆ پێناسە ئەسڵان
ئەسڵەن دەبوایە ئێستا هەر مناقەشە لەسەر پێناسە نەکەین دەبوایە بچینە فەصلی دیکە کاتێکی هانیان پێویست بوو لە پێسە یەک بیانینەوە پێناسە بەڵام زۆر ئاسایە کە چوینە فراکسیۆن دەنگمان لەسەردا دەکرێت هەر لەوێش بگوترێ دەبێتە یەکێک لە مادەکانی پێناسەش خۆ ئەمە مەسلەیەکی ئاساییە سەبارەت بەوەش کە کاک سالار باسی کرد کاک سالار تازە لەگەڵ گەشەخانیش قسەمان کرد ئەو نوسخەی لە بەردەستی ئێوەیە ئەو نوسخەیە ئاخیر نوسخە نییە نازانم لە ئێوە لە فراکسیۆن وەرتان گرتووە یان لە ناو بۆکسەکان چونکە ئێمە ئەوە لە ناو بۆکسەکانە بۆ دەخوێنمەوە پێشنیازی یاسا و بڕیار پێشنیازی ئەو یاسا و بڕیارانەیە کە لەلایەن دە ئەندام یان زیاتر بە مەبەستی دەرچواندن ئاراستەی پەرلەمان دەکرێن من ترسم ئەوەیە کاتێک کە پرۆژەکانی لە فراکسیۆنی خۆتان وەرتان گرتووە لەگەڵ ئەوەی بۆکسەکەی تێکەڵاو بووبی ئەوەتان هێنابی ئەگینا ئەوە نەسی ئەخیری لە لای ئێمە ئەوەیە باسی کۆمیسیۆن و ئەوانەمان هەڵگرتووە یعنی تێیدانە سەبارەت جارش کە تەکید دەکەینەوە بەڕێزان ئێمە تازە قسەشمان لە نێوان خۆمان ئەندامەکان ئێمە حساسیەمان نییە لەسەر کەلیمەی پێشنیاز و پرۆژە ئێمە بەلامانەوە گرنگ یەک شتە هەموو شتێک نێتە ناوهۆڵی پەرلەمان تا بە فلتەری لیژنەی قانونی تێپەڕ نەبێ ئەو بەلای ئێمەوە گرنگە لە پێناوی یەک سەبەب لە پێناوی ئەوەی ئەم پەرلەمانە کاتێک کە بخوێنەوە یەکەم بۆ پرۆژە یاسایەک دەکە بۆ پێشنیاز یاسایەک دەکە فعلەن مقەومات و ئەساسیاتی پرۆژە یاسا و پێشنیاز یاسای تێدا بێ چونکە هەندێک جار لە پەلەکردن هەندێک جان بەهۆی ململانەی حزبی هەندێک جار بەداخەوە لەگەڵ لەسەر یەکتر مزایدەکردن زۆر شت دەهێنینە ناوهۆڵ کە لە ئەساسدا بە ملیاران دۆلار لەسەر حکوومەتیشی دروست کردووە و بەڕاستیش پێتان بڵێن فلتەر نییە چێ پێم بڵێ لە پەیڕەوی ناوخۆ فلتەرەیە پێم بڵێ لە کامە مادەی فلتەرەیە فەرموو پێم بڵێن کامە مادەیە لە پەیڕەوی ناوخۆی ئێستای بەرکار فلتەری داناوە فلتەر نییە ئەسڵەن دەستەی سەرۆکایەتیش حەقی نییە پرۆژە یاسا پێشنیە کە لەلایەن ئەندام پێشکەشەکرێ ڕای بگرێ و خوێندنەوەی بۆ نەکات هیچ مانعێک نەبووە هەر لەبەر ئەوەش هەموو شتێک هاتووە ئێمە تەنها ئەومان کردووە وەکو بەڕێز سەرۆکی پەرلەمانیش باسی کرد زەماناتان دەوێ دادنین هەفتەیەک لیژنەی یاسایی دەبێ بڕیار لەسەری بدا بۆ ئەوەی ئێوە نەڵێن مانگێک لەلایەن دەمێنێتەوە ئێمە دەتوانین شتێکی وا بکەین کە حەقی ئەندامی پەرلەمان نەستێ دواتر خۆ ئێمەش ئەندامی پەرلەمانی چۆن ئێمە شتێک دەنووسین کە لە بەرژەوەندی ئەندامی پەرلەمان نەبێت بۆیە ئەوەی نووسیمانە تەنها شتێکە وەکو باسم کرد سوید ڕوحی نیزامی پەرلەمانی لەوێ ئەم شێوازە هەیە و دواتریش بەهۆی ممارەسە لە محکەمەی دەستوری عراقیش قرارێکی وایان دەرکرد جیاوازیان کردەوە لە نێوان پرۆژە یاسا و پێشنیاز یاسا واتە ئێمە شتێکمان کردووە کە لە پەرلەماناتی دنیا هەیە و لە ئەڵمانیاش هەمان حاڵەت هەیە و لە مصر هەمان حاڵەت هەیە بۆیە پێمان وایە وەکو خۆی دەنگی لەسەر بدرێ و زۆر سوپاس باشە سپاس کاک عومەر فەرموو وڵات بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازێکم هەبوو بۆ ئەوەی لەو مەعزەلەیە نەجاتمان بێ ئەم مادەیە دەنگدان لەسەری دوا بخەین تا ئەوەی مادەکانی کە ئەکرێ بۆی بزانین چی تعریف بکرێ باشە بێنێت هەم بۆ فراکسیۆنیش هەم بۆ وەرزەکانیش هەم بۆ مەسەلەی پرۆژەکەش ئەگەر هاتوو ئەندامانی پەرلەمان لە مادەکانی گەشت نەقەنات ئەو کاتە ئازاین چی پێویستە پێناسە بکرێت پێشنیارێکە ئەکرێ بخرێتە بەردەم لیژنەکە پێم وابێ پێشنیارێکی خراپیش نییە بەڕێز دکتۆر شێرکۆ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان مەسلەی پێشنیاز و مەسلەی پرۆژە یاسا یعنی من بەڕاستی کە ئەوم خوێندنەوە پێناسەکان بە باگراوندێک یا بە نەفەسێک هەست پێەکەی بەوەی کە ئەو زعفەی کە لە یاسایی ئەو یاسانەی کە پەرلەمانتاران هەندێکیان بڵێن دایاناوە کە من
پێم وایە هەمان علت لای حکوومەتی شەر هەیە وەلای یعنی ئەو لایەنانی کە پێشنیاری پرۆژە ئەکەن بۆ پەرلەمان بەدەیان پرۆژە هەیە کە جەدوای اقتصادی غەڵەتی بۆ کراوە بەدەیان پرۆژە هەیە کە ئاسەواری سلبی لەسەر کۆمەڵگە دروست کردووە حکوومەتی کردوێتی و لە ڕێی ئەنجومەنی شوراشەوە هاتووە و خەلەلی گەورەشی تیا بووە بۆیە علەتەکە لە پرۆسەی داڕشتنی پرۆژە یاساکانە هەیە جا ئایا دە پەرلەمانتار پێشکەشی بکە ئایا حکوومەت پێشکەشی بکە ئایا ئەنجومەنی دادوەری پێشکەشی بکە بۆیە مەسلەی جیاکردنەوەی دە پەرلەمانتار و ئەو هەموو ڕۆتینیاتی بۆ زیاد بکرێت کە ئەوانە من پێم وایە ئەمە فلتەرەکان ضرورە 100% لەگەڵ یام هەموو پرۆژە یاسایەک ئەبێ جەدوای اقتصادی بۆ بکرێ هەموو پرۆژە یاسایەک ئەبێ جەدوای قانونی بۆ بکرێت جەدوای کۆمەڵایەتی بۆ بکرێ ئەمانە پێویستن بەڵام نابێت جیا بکرێتەوە نابێت دە پەرلەمانتار دنیایەک فلتەری بۆ دابرێ لە کاتێکا کە یعنی بەو نەفەسە قسە بکەین کە ئەوەی کە لە حکوومەتەوە هاتووە هیچ کەم و کورتێکی تیانە ئەوەی کە پەرلەمانتار دایانەیە ضعیفە و لاوازە ئەوانە بە پێچەوانەوە سندوقی کوردستانمان لەو دەورەیە دانا لیژنەی معنی پەرلەمان و هەموو لایەن و هەموو فراکسیۆنەکان پێکەوە یاسایەکمان دانا زۆر متەتەورتر لەوەی کە لە حکوومەتی شەوە هاتبوو بەڵام دواتر ئیقراریش کرا و ئەوانە و هیوادارین جێبەجێ بکرێ لەبەرەوە هیوادارم هەردووشی یەک بخرێ بەڵام فلترایزیشن بکرێ فلتەر دابرێ بۆ پرۆسەی داڕشتنی پرۆژە بۆی کە بڵێ اقتصادیەن کۆمەڵایەتی لە هەر بەڵێ پێم وا بێت ئەوەی کە دەنگمان لەسەریە تۆزە لەمە پێشەسە پەیڕەوی ناکەین وتمان نقطەی نظامی پێویستەکە پەیوەندیدار بێ بە پێشێلکردنی مادەیەک ئەوە بەڵام بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پێشنیارەکەی کاک عومەر بەش نیوەی قبوڵە بەڵام نیوەکەی تر ئێستا ئێمە بەشێکی زۆری پێناکانمان کردووە دەبێت ئەوانە بە پێی ئەو پێشنیازانەی گوست ئێستا ئێمە سیاغی دەکەینەوە ڕەئیەکان دەینین دەیخینە دەنگدان ئەوەی مایەوە کە پێناسە نەکراوە ئێوە پێشنیارتان کردووە گەیشتینە وەرزی یاسادانان پەسەندی دەکەین دەڵێن دەچێتە پێناسەکانیش بەوەی کە پەسەندمان کرد گەیشتینە فراکسیۆن دەڵێن پەسەندمان کردو و دەچێتە پێناسەکان بەوەی کە پەسەندمان کرد یعنی زۆر زۆر ئاساییە یەکسەر هەم لەوێ دەبی و هەم دێتە پێناسەش واتە ئەوەی کە هەیە پەسەندی دەکەین دواتر چی ترمان بە باش زانی پێناسە بکرێ ئیزافەی دەکەینە سەر ئەو مادانە سەبارەت بەوەش کە بەڕاستی پێم خۆشە جاری کتر ئەو ڕوونکردنەوە بدەین بە هیچ شێوەیەک مەبەست لە لێکجیاکردنەوەی پرۆژە و پێشنیاز پیشاندانی زۆعفی پەرلەمان نییە لە وەکو باسم کرد لەو سیستەمانەی کە ئێمە سوودمان لێوەرگروە ئێمە خۆمان بە مشاهدەمان کرد و بینیمان خۆ لەوێ پەرلەمان لاواز نییە بەڵام لەوێش ئەو فلتەرانە تەنها پەرلەمان خۆی لەسەر خۆی دادەنێ بە پێی مەبدەئی فەسڵ بەینە سوڵتات حکوومەت مەسئولە بەرامبەر پرۆژەکەی خۆی با پرۆژێکی زەعیفی تۆ لێرە دەسەڵاتت هەیە وەکو پەرلەمان ئەسڵەن هەر ڕەفزی بکەیتەوە ئەگەر پەرلەمان پرۆژێکی حکوومەت پرۆژێکی نەجەدوای اقتصادی باش نییە لێرە ڕەفزی بکەوە بەبێ ئەملا ولا بەڵام ئێمە دەمانەوێت کە پێشنیازی یاساکانی خۆمان لە پەرلەمان پێشکەشەکەین بە قووەت بن کۆمەڵێک شروعمان بۆی داناوە بۆیە بەڕاستی ئەوانیش فلتەرێکیان هەیە کە فلتەری مەجلس شورایە هیچ پرۆژەیەک و دواتر فلتەری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە واتە کاتێک پرۆژەیەک لە وەزارەتی پەروەردە دێ بەشی یاسایی وەزارەت دەیبینێ دێتە ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و فەرمانگەی یاساییان هەیە لەوێ سەیر دەکرێت دێتە مەجلیسی شورا لە مەجلیس شورا پەسەند دەکرێت دێتە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی وە دەکرێت دەچێتە لیژنەی پەیوەنددار و قانونیوانە بە کۆمەڵێک فلتەر داڕۆمانەیەوانیە پرۆژەی حکوومەت ئەفزەڵیەتی هەیە و حاکمیەتی و دێتە ناهۆڵی پەرلەمان و معزز مکەڕەم پەسەند دەکرێت نەخێوانیە بەو هەموو فلتەرانە دادەڕوا ئەوەی پەرلەمان وانە یەک فلتەری هەیە تەنها فلتەری لیژنەی قانونیە لەوێ دەڕوا و یەکسەر دێت مناقشەی لەسەر بۆیە بە تەسەوەری من هیچ نەوعەک لە ناتەوازن دروست نەبووە بە پێچەوانەوە هێشتاش پەرلەمان ئەفزەڵیەتی زیاتری هەیە بە پێی ئەوەی کە ئێمە داماڕشتووە باشە سپاس دوو ئەندام پەرلەمانی بەڕێز مابوون کە دەستیان بەرز کردبوویەوە بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین بەرەز سەرۆکی پەرلەمان ئەتوانین بڵین ئەوە من لەگەڵ ئەوام ینی مافی پێشکەشکردنی پرۆژەی هەبێ ناکرێ بڵین مافی پێشکەشکردنی پێشنیاز و پرۆژە ینی پێشنیازی بۆ زاکەین و پرۆژەشی لەگەڵا بێ ئەمە نقطەیەکی تر ئەگەر مەسەلا کەم و کورتی هەبوو لە پرۆژەکە
عادەتە ئەوەی کە ناوی یەکەم پێش ئەنووسێت من بڕوام وایە خاوەنی پرۆژەکەیە ناکرێت بانگیکەن قسەی لەگەڵا بکەن یاخود بینێرن بۆ نووسینگەی یاسایی یاخود ئەوانەی کە تەبعاتی مالی هەیە حکوومەت بانکەن لە پێش ڕێی وەرگن خۆتوانین بەمانە چارەسەری بکەین باشە سپاس بەڕێز کاک لێرماوەتی بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان من لە ماوەیە خەڵکی شارەزای یاسایم زۆر بینیوە کە هینیان لێکردوم ئەم پرۆژێ ئاوا نەڕوا و پرۆژە و پێشنیارە وەوا باسەکە لە ڕۆژهەڵات دایم پەرلەمانەکان کە دروست کراون پەرلەمانی لاواز دروست کراوە هەمیشە سەیریکە دەسەڵاتی جێبەجێکردن سڵتەی کردووە بەسەر دەسەڵاتی تەشریعیدا هەرچەنە زۆر شتێکی عادیە ئەم دوو دەسەڵاتە یەکتریان خۆش نەوێ چونکە دەسەڵاتی جێبەجێکردن پێی خۆشە پەرلەمان لاواز بێ بۆ ئەوەی لە دەرەوەی چوارچەوەی یاسادا هەندێک کاروبار بکاوە دەسەڵاتی تەشریعیش دایم پێی خۆشە حکوومەت بە پێی ڕێنمایی و یاسا و بڕیارەکانی بڕوا بڕێوە بەڕاستی لێرەدا ینی خۆمان لەواچە فەزڵی دەسەڵاتێک بدەین بەسەر دەسەڵاتێکی تردا و ئەمە ئەگەر واژ نەبێ ئەگەر مەبەستەکەشمان وار نەبێ و لیژنەی یاسایی واشی نەکرد بێ لەم قۆناغەدا هەر بە پرۆژە بمێنێتەوە باشە سپاس ئێستا پشوویە گۆرەگرین کاتژمێر دوونی وەگەڕێنەوە بۆ هۆڵی پەرلەمان بۆ بەردەوام بوون لەسەر گفتوگۆکردن لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمان